سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. زۆر خۆشحاڵم جارێکی تر بە بەرنامەی ڕاستەوخۆوە لە تلڤیزیۆنی کۆمەڵەوە هاتوومەتەوە خزمەتە. ئەمڕۆ 5 ڕەشەمەی 1402 هەتاویە. ئاگادارن کە کەمتر لە هەفتەیەکی ماوە بۆ بەڕێوەچوونی گاڵتەجاری 12مین خولی هەڵبژارنەکانی مەجلسی شۆڕای ئیسلامی و مەجلسی شارەزایان واتە خوبرەکان. بڕیار وایە ڕۆژی هەینی 11 ڕەشەمە ئەم نمایشە گاڵتەجارانەیە کە بێگومان دەبێتە یەکێک لە بێڕەونەقترین هەڵبژاردنەکان لە تەواوی تەمەنی کۆماری ئیسلامیدا سەر لەنوێ بێتەوە سەرشان. هەر لە ئێستاوە بێبایەخی و گرنگی پێنەدانی خەڵک لەم هەڵبژاردنانە وەک ڕۆژفڕونە. خەڵکی ئێران دانیکەم لە ئاخێزە شۆڕشێرانەکانی بە فرامباری 96 و خەزەڵوەری 98 و دواجاریش لە ئاخێزی چارەنووسسازی ژن ژیان ئازادیدا ڕاشکاوانە نای خۆیان بەگوێی ڕژیم گەیاند. بەرنامەی ئەم شەومان تەرخان کردووە بەم بۆنە و میوانی بەڕێزی ئەو شەویشمان هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵێت تا لەسەر ئەم پرسە قسە و باسی ئەویش ببستین. هاوڕێ حەسەنم کاتت باش، زۆر سپاس بۆی کە دووبارە میوانی بەرنامەکەمان بوویەوە. بەخێراتی. ئەم کاتە ئێوە و هاوکارانتان باش کاگەنێجان، سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و خەڵکی تێکۆشەر و خەواتکاری کوردستان. زۆر سپاس، بەخێر بێت. هەرچەند ئێمە لە دۆشەوە ئێمە ئەم تەبلیغەشماندانە بۆ ئەم بەرنمەیە کە بینەرانی ئازیزیش دەتوانن بەشدار بن لە ڕێگەی واتساپەوە، هەرچەند پامیشمان بواتووە زۆر بینەر ڕاوبۆچوونی خۆی نردووە، پرسیاری نردووە، دەشتوانن هەر ئێستاش بەشدار بن و پامیاگە پرسیارێکیش بووی مەش لەگەڵ میوانی بەڕێزمان دەیخینە بەر باسووی لە کۆڵینەوە. هاوڕێ حەسەن، پێشەوەی کە بچینە سەر ئەم پرسە پێم باشە پێناسەیەکی کورتمان لە پارلەمان لە ئاستی وڵاتانی پێشکەوتووی سەرمایه‌داری بۆ باس بکەیت. ئەسەن ئایا دەتوانرێت ئەم نەوع لەو دەسەڵاتە، یعنی دموکراسی بۆ واتای ڕاستەقینەکەی بێت، یان دەتوانین بڵین کە پارلەمان نێونەرایەتی دەسەڵاتێکی گشتگیری خەڵکە؟ تاوزێگایی بە بەحسی وجودی نەفسی پارلمان دەگەڕێتەوە. خۆ دیاردەیەکی تازەیە، دیاردەیەکە کە بەتایبەت دوای ئینقلابی مەزن یا ئینقلابی کەبیری فەڕەنسا جیاکردنەوەی دەسەڵاتەکان لە یەکتر و ئەو سیستمە لەواقعدا لەو کاتەوە کە سیستمی سەرمایه‌داری کەوتە شەڕ لەگەڵ سیستمی دەرەبەگایەتی و مەزهەب و ئەو هاتە ئاراوە وانمود کرا کە خەڵک لە ئێستا بەولاوە دەسەڵاتی سیاسیە پەشدارە بن، بە دەنگ و ڕەنگی ئەوان هەموو شتێک دەگۆڕدرێت. ئەوە چارەنووسێکە کە ئیتر بەشەر ئاخرین نقطەیە بۆی و پارلمان بە مەسهەری دموکراسی بۆرجوازی باسکرا. بەڵام دوای ئەو بینیمان کە دوو دانە شۆڕشی گەورە نیشانیدا کە سیستمی باشتر و ئینسانیتر لەوە هەیە. یەکێکیان کۆمۆنی پاریس بوو کە 1870 کرا کە لەوێدا ڕێی یەکسان لەواقعدا بۆ هەموو کەس نەزەرگیرە، لەوێدا بەرابەری ژن و پیاو هاتە ئاراوە، لەوێدا حقوقی هەر کەسێکی ئەو جامعەیە نابێ زیاتر لە حقوقی کرێکارێکی ماهر بێ، لەوێدا دەنگدەر دەتوانێت هەر کاتێک ئیرادە بکات، دەتوانێت نوێنەرەکانی بگۆڕێ و لەوێەوە دەرکەوت کە تەفاوەتی پارلمان لەگەڵ سیستمی شوراییە لەگەڵ سیستمی تازە لە چیدایە. تەفاوتەکە لە نەفسی دەنگداندا نییە، تەفاوتەکە لەوەی کە دەڵێن هەموو بەرابەری لەوانەیەشدا نییە. تەفاوەتی ئەساسی ئالەو مافەیە کە ئەو کۆمۆنی پاریس بەڕسمی ناسی و دوای ئەوەی ئینقلابی ئۆکتۆبر بەکردەوە شکڵی پێدا. ئەویش هەر کاتێک کە دەنگدەر ئیرادە بکات ئەتوانێت ئەوەی کە هەڵی بژواردووە بیگۆڕێ. لە سیستمی پارلمانیدا لە دموکراتیکترین و باشترین وڵاتەکانیشە کە دەڵێن دموکراسیەکی ڕاستەوخۆ مستەقیمە بە قەولی خۆیان و دەنگدەر هەموو شتێک تەعینەکەن، بەڵام دەنگدەر 4 ساڵ ڕێی دەدەن یا 5 ساڵ مەسەلەن لە فەڕەنسا ڕێی دەدەن دەستنەوە ماڵی خۆیان. لە توولی ئەو 5 ساڵەدا هەرچی بقەومێ و تازە دواتۆ دەنگت پێداوە ناتوانانی بیگۆڕی. بۆ یەکانی ئەو سیستمی پارلمانیە لەواقعدا سیستمێکی ناقسە، ڕاستە لە بەرابەر سیستمی ئیستبدادی پاشایەتی و سەڵتەنەتی و دەسەڵاتی ئاین لە دەسەڵات و لە هەموو شتێکی ئەوەدا دەکرا لە حکوومەتە لە بەرابەری ئەوەدا بەڵێ پێشکەوتوو بوو ئەو دەورەی بۆ ئەو کاتە. بەڵام بۆ دنیای ئەمڕۆکە
بۆ بەشەری ئەمڕۆکەکە بە لەحزە ئەتوانێت ڕێی و بیر و باوەڕەکەی بگۆڕێ، تەسمیمەکەی بگۆڕێ، ئێرادەی خۆی بە جۆرێکی دیکە نیشان بدات. سیستمی پارلمانی ئەمڕۆکە سیستمێکی پێشکەوتو و متەرەقی نییە، چونکە سیستمی نوێتر هاتە ئاراوە. بنابەرین ئەوەشی کە لە وڵاتانی ئوروپاییدا هەیە لەوەدایەکە لەوێ مثلەن کەسێک ناتوانێت بڵێ من مادام العمرم، من ئەوە چون کاژێتی پارلمان هەڵی بژاردووم تاکوونێ ئەبە دەبێت نەخۆز وەزیر بم، ئەبێ سەرۆک کۆمار بم، دوای 4-5 ساڵ ڕێی پێدەن و دەیگۆڕن، یا لە بڕێ لە وڵاتەکانە دوای 2 دەورە لە هەڵبژاردنا مەسەلەن لە ئەمریکا دوای 2 دەورە سەرۆک کۆمار ناتوانێت بێتەوە بە سەرۆک کۆمار. خب ئەوانە لە بەرابەری ئستبدادێکی سەڵتەنەتی کە مەسەلەن لە خاورمیانەیە هەیە مادام العمرە، لە بەرابەر دیکتاتۆریەکی وەکو ویلایەتی فەقیه، وەکو خەلیفەی موسڵمانان لە ئەفغانستان و دەورەی داعش چی لەوانە باشترە، ئەوە معلومە. بەڵام لە بەرابەری سیستمێکی دەخاڵەتی ڕاستەوخۆی جەماوەری خەڵکە دادەنیشتن، ڕێی دەدەن، بڕیار دەدەن، ئەوە زۆر لە دوایە. هەر بۆیەکانێ زۆر جێگا ئەمڕۆ کە پارلمان ئەو سیستمە نییە، لە ناو خەڵکی پێشکەوتووە، لە ناو هێزە چەپەکانە، لە ناو تەبەقی کرێکارە، لە ناو سوسیالیستەکانە کە پێمان وابێت کە ئەمە باشترین بەدیلە لە دنیای ئەمڕۆکەدا و لەوە شتێکی باشتر نییە. مزافەنەوەی کە لە وڵاتانی ئیستبدادی ژایتر ئەوەی کە باسی بکەن شتێک بە ناوی پارلمان وجودی نییە. بۆیەکانێ نەفسی ئەو خاڵە گرنگەی کە لێرەدا هەیە کە لە پارلمانە ئێمە نایبینینەوە ئەو ئێرادەیەیە. لەواقعدا ئەو تعدادەی کاڵ بژێردراون. مەسەلەن لە وڵاتانی ئوروپاییدا ئێستا دەوڵەت و پارلمان بڕیار دەدەن مانگانە ساڵانە هەر چەندێکدای بنێ بە ملیۆن یا بە میلیارد یارمەتی بکەن بە شەڕی ئۆکراین. ئایا خەڵکی ئوروپا تەرەفداری ئەو شەڕە هەیە؟ چ نەزەرخوای یەکراوە لەوەی کە ئەوان تەرەفداری ئەو شەڕن و دەبێت ئۆکراین تەقویت بکرێت یا بەرعکسەکەی؟ بۆیەکانی ئەوە ڕنگدانەوەی ئێرادەی خەڵک نییە. ئەتوانێت بڵێن ئەو ڕۆژێک کە چوونەتە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگیاندا و ئەم حزب ئەو جەمعیان هێناوەتە سەرکار، بەڵام لە ئیدامەی خۆی تا ممکنە لە عەرزی مانگێکە ئەو دەنگدەرە پەی بەوە بەرێکە ئیشتبای کردووە. ئەبزاری ئەو گۆڕینە چییە؟ ئەو ئەبزارە پارلمان نایخاتە اختیاریەوە، بەڵکو مەحرومی دەکاتەوە. بۆیەکانێ بۆ ئێمە لە بەرابەری سیستمی پارلمانیدا ئەزم لە پارلمانی ئوروپا و کانەدا و ئەمریکا و ئوسترالیا و چێوکەن بە نمونەی باشی دموکراسی دەهێنن سیستمی شوراییە، سیستمێکە کە ئێرادەی ڕئیدەر هەر وەختێک ئێرادەی کرد دەکرێت. جاجاروە پێمان دەڵێن ناکرێت، من دەڵێن نیە لە کۆمۆنی پاریس کرا، ئەوە نیە لە ئینقلابی ئۆکتۆبر، ئەوە نیە لە شاری سنە لە بنکەکان ناکرا، ئەوە نیە لە ساڵی 57 شوراکان هەر لە شارێکی وەکو بۆکان تێکۆشەرێکی کۆمەڵی تێدا بوو سەوادی نەبوو کاگمەلا ڕەسوڵ، بەڵام ئیعتمادی خەڵکی جەلب کرد بوو بە ئەندامی شورا. لە زۆر جێگای دیکە ئەوە دەکرێت. بنابەرین خودی سیستمی پارلمانی سیستمێکی بۆ دنیای ئەمڕۆکە بەڕاستی لە پێش نییە، بەڵکو سیستمێکە لە بەرابەر ئەو ئەزمونانی ترکاتوەتە ئاراوە بە باوەڕی من سیستمێکی کۆنە. پێناسەی کە کردت ئەم نوع سیستم و دەسەڵاتە یا بڵین ئەو پارلمانی کە لە وڵاتانی ئوروپایی و پێناسێتان پێکەوەی کە باسان کرد، ئەمە هاوشێوەی هەمان بڵێن مەجلس و پارلەمانە لە ئێران؟ ئایا ئەسڵ مەجلسی شۆڕای ئیسلامی لە ئێران لەگەڵ بنەماکانی پارلەمان لەگەڵ وڵاتانی متعارفی سەرمایه‌داری دێتەوە؟ بە هیچ جۆرێک ئەو سیستمی ئێران لە ڕاستیدا سیستمی بەناو پارلمان یا سیستمی دەسەڵاتی سیاسی ئەتوانین بڵێن ڕاستە لە سیستمێکی سەرمایه‌داری ئەو ڕۆک و سیستمێکی مۆدرنی سەرمایه‌داریدایە، بەڵام هەموو پێناسەکانی بە ئێمە نیشان دەدات کە پێش ئینقلابی کەبیری فەڕەنسەیە هین دەورانی دەرەبەگایەتی و ئەو کاتانەی کە کەسێک حاکم بوو، کەسێک دەسەڵاتدار بوو، ئێرادەیە کرد، ملی خەڵکی لێدەدا، دەسەڵاتی کلیسا و لەگەڵ حکوومەت بەیەکەوە تێکەڵ بوون. ئەوەی کە زۆر جار بە دروستی دەکوترێت سیستمی سەدەکانی قڕونی وستا سەدەکانی ناون لە ئێرانە ئەو دەسەڵاتە هەیە، ئەوە واقعیە. بۆیەکانی نەخێر جمهوری ئیسلامی ئێستا لە بەرابەری سیستمی ناتوان دوانە بەیەکەوە مقایسە بکەین، یا کەسێک بێ بڵێ ئەوەی کە هەیە لەگەڵ جمهوری ئیسلامی لەگەڵ ئەوروپا هەرێکێکە نەخێر مطلقاً وانە. لەو سیستمەدا لاقل لە ئەرزی 3-4 ساڵە ئاڵوگۆڕێکە کرێ، بەڵام لە جمهوری ئیسلامیدا ئەوەی کە نایەڵێ ئاڵوگۆڕ بکرێ هەم قانونی ئەساسیەکەیەتی،
هەم دەسەڵاتی وەلی فەقیه و کەسێکە بە عنوانی نوێنەری خوددا و لە زمانی خوددا و قسە دەکات لە سیستمای پارلمانی ئەو ڕۆی وڵاتانی سەرمایه‌داریدا نەکەس نوێنەری خوددایە، نەکەس بە ناوی ئەوە قساکە، ئەگەر بێوێ ئەوە بکات و بەو شکڵە بێتە پێشەوە. قولی مامۆستا عیزەدین دەڵێ ئەگەر ئاینیش ئەوەی کرد دەبێت لێی بدەیت، دەبێت پاشەکشەی پێ بکەیت. ئەوەیە بۆ یەکانی نەخێر، ئەوە هیچ نزیکایەتیەکی لەو سیستمانە نییە و ئەوەیشی کە لە جمهوری ئیسلامیدا فقط ویترینێکە بۆ ئەو ڕۆژە جمهوری ئیسلامی دەوێت نمایشی پێوە بدا. ئەینا هەرستا ئاسمان لەگەڵ هەر ئەو سیستمانەی ئێمە کۆڵێک بەخنەماندی هەیە لەگەڵ ئەو سیستمانش مطلقاً نایەتەوە. زۆر باشە کاک حەسەن، با بێنەوە سەر بابەتەکەی ئەم شەمان کە تایبەتە بە هەڵبژاردننی ئەم 11 ئەم گاڵتە بڵین نمایشی هەڵبژاردننی 11 ڕەشەما ڕۆژی هەینی. با بینە سەر ئێران هەڵبژاردنە لە چهل و مەرجێکدا لە ئێران بەڕێوە دەچێت. ئەم هەڵبژاردنە لە یەکێک لە دژوارترین کات و ساتەکانی مێژووی جمهوری ئیسلامیدا بەڕێوە دەچێت. لە کات و ساتێکدا کە شۆڕشی ژینا ساڵ و نیوێک لەوە پێش ڕوویدا و کۆشک و تەلار و دەسەڵاتی کۆماری ئیسلامی وەلەرزە هێنا. شۆڕشێک کە نەتەنیا ئەگەرچی لە سەقز و لە کوردستانەوە دەسی پێکرد، بەڵام پێناسەکەی نە کوردستانیە نە ئێرانیە بە باوەڕی من بۆ ئەوەی وسعەتێکی جیهانی پەیدا کرد، دنیای گرتەوە. و من جارێکی تری ژوتومە بە باوەڕی من دوای ئینقلابی گەورەی فەرانسە و دوای شۆڕشی ئۆکتۆبر کەم ئینقلابات لە عەسری لە 100 ساڵ و 100 و چەند ساڵی ڕابردووە هەیە بە ئەندازەی شۆڕشی ژینا جیهانگیر بوو بێ، لاستی جیهانیدا دەنگی دابێتەوە و دەست بەرێ بۆ بنەڕەت، دەست بەرێ بۆ پایە. ئێوە تەماشا بکەن لە توولی 400 ساڵی ڕابردوودا لەو کاتەوە کە سەفەویە عقیدەی شیعەیان کرد بە اعتقاداتی ڕسمی لە ئێرانە، دین هەمیشە و دایم بەشێک بووە لە دەسەڵات. جا ئێستا لە دەسەڵاتە بوو بێ یا لە دەرەوەی دەسەڵات بوو بێ، بەڵام خودی شۆڕشی ژینە و خودی کردەوەی جمهوری ئیسلامی لە 45 ساڵی ڕابردوودا کارێکی کرد کە دین ئەو ڕۆکە بێعتبارترین دەورانی خۆی لە 400 ساڵی ڕابردوو لە ئێرانە دەگوزارێنێ. ئەوە دەستکەوتێکی گەورەیە. ئاڵوگۆڕێکی بنەڕەتی لە فکردا بە وجود هاتووە. یعنی بۆ هەر جامعەیەک ئینقلاب پێویستی بە ئاڵوگۆڕە. ئاڵوگۆڕ ڕاستە لە بواری ئابوووریەوەی تەعین کنندەیە، بەڵام تا مێشکی خەڵکەکە ئامادەجی نەبێ، جەماوەر ئامادەجی نەبێ بۆ ئەو ئاڵوگۆڕە ئابووریە، لە قدرەتی لە باری ئابووریش ئەو ئاڵوگۆڕە ڕوو نادا، چون دەبێت خەڵک ئەوەندە ئامادە بێت پێگەیشت بێ کە بێ ئەو سیستمە کۆنە لە بین بەرەوە سیستمێکی تازە بێنێتە جێگاکەی. بنابەرین بەو لە حازەوە ئەوە موقعیتێکە کە جمهوری ئیسلامی هەم لە ئاستی ناوخۆی ئێران خستوەتە موقعیتێکی بێ ئەندازە دژوارەوە، هەم لە ئاستی جیهانیدا جمهوری ئیسلامی ڕسوا کرد. جمهوری ئیسلامی پێش شۆڕشی ژینە جمهوری ئیسلامی دوای شۆڕشی ژینە نییە. ئەوە تایبەتمەندێکی گەورە. ئەو بوارەکانی تری کە باسیکەین لە بواری ئابووریەوە جمهوری ئیسلامی دەستی خۆی دایەتی. هەر شتێک کە دەستی بۆ دەبێت چاو لێ بکەن لە عەرزی یەک مانگی ڕابردوودا دولار چەندێک گران بووە، پوڵی ملی ئێران چەندێک بێعتبار بووە لە ئاستی ئەم وڵاتەدا، لە ئاستی ناوچەکەدا. خب ژیانی خەڵک بەچیر بە ئابووری دەگوزارێتر. وەختێ تۆ ئەمانە قیمەتی ئەرزەکە هەرزانە بێ، ڕاستەوخۆ تەسیرەکاتە سەر ژیانی خەڵک، تەسیرەکاتە سەر دەرامەت، تەسیرەکاتە سەر خەڵک، تەسیرەکاتە سەر کێماڵ، سەر دانیشتووە، سەر خوێندن، کەلوپەلی ژیانی ڕۆژانە. جمهوری ئیسلامی جوابەوە نییە لەو بواردا. لە بواری کێشە کۆمەڵایەتیەکانە چاو لێ بکەن. ئاستی معزلاتی ئیجتیماعی ئێران لەسەرەوەی ئێستا هەموو وڵاتەکانیشە، لە بواری قەتڵە، لە بواری لەشفرۆشیە، لە بواری منداڵانی خیابانیە، لە زۆر بواری دیکەت مشایکەی. لە ئێرانە قسە لە 6 ملیۆن فەراری مەغزەکان دەکرێت، قسە لەوە دەکرێت ئەمانە نخبەکانی ئەم جامعەن. دەی جامعەیەک بەشێکی بە نخبەی کاریگەری نخبەی ڕووناکبیری نخبەی معلمی ژنی ئەمانە لەو جامعەیەدا هەمووی خەریکە دەڕوا. چی فقط مەجموعەیەکی مەلاکە لە کارخانەهای مەلاسازی لە قوم و لە مەشهەد و لە ناوەندەکانی بەناو حوزەی ارتجاعی کە ناویان ناو حوزەی علمی لەوانە پەروەردەیانەکەن. دەسەڵاتی سیاسی کەسێکی وەکو ڕوحانی لەو ڕۆژەوە کە جمهوری ئیسلامی هاتووەتە سەرکاریەکێ لە کۆڵەکەکانی ئیستبدادی سیاسی و ئاینی بۆ لە ئێرانە، لە بەشی ئەمنیەتا کاری کردووە، نزیکترین کەس بووە بە ڕەفسنجانی و بەو باندە و کە ئەوانە نزیکترین کەسانێ بوون بە شەخصی خومەینی. ئەو ڕۆکە سەلبی سەلاحیەت دەکرێت
بۆ مەجمعی تەشخیصی مەسلحەتی نظام ئەحمەدی نژاد ئەو نقصی توندەکات دەبێ بێنی ئاوکەی بەسەر دەستیاوێ دێ ساردی کەیتەوە وەکوەوەی لە دەورەی ئەو هەموو جنایەتە لە 8 ساڵ تاوانەکانی ئەحمەدی نژاددا ڕووی نەدابێ ئەوە خاتەمی ئەوەی حەڵقەی دەسەڵاتیش لە ئێرانە ڕۆژ بە ڕۆژ کۆلەتی و محدود ئەوە دەبێتەوە بۆیە هەرچی بڵێ لەباری ناوخۆیەوە کەمە بە نسبەتی جمهوری ئیسلامی قەتڵ ترۆر ئیعدامەکان جمهوری ئیسلامی بۆ ئاوا بەری لێ بەرداوەتەوە بە نسبەتی ئەعدامەکان لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ هەموو کەس دەڵێ 30% زیادی کردو بۆچی بۆی وحشەتی هەیە پێی وایە ئەعدام خەڵک دەترسێنێ لە سوورەتێکە ئەعدام خەڵک جەریتر و جەسوورتر دەکات لە بەرابەر جمهوری ئیسلامی لە ئاستی نێونەتەوەی و منتەقەیشدا پێویست ناکەم من زۆری لەسەر بڕۆم و تەوزیحی بدەم جمهوری ئیسلامی ئەوەی کە ئێستا بەدەستی و ماوە و خەریکە شەڕی پێ دەکات فقط حوسیەکانن لە منتەقەکەدا ئەویش لە واقعدا سیاسەتایەکە کە بایدێن و ئەمریکا و ئەوانە لە پێشیان گرتووە دەست دێن بەسەر جمهوری ئیسلامیە هەر جمهوری ئیسلامی بە بەدیلی جمهوری ئیسلامی دەزانن و لەو تەریقەوە ناو خودی ئەمریکا و دەرەوە هەمووی ئەوانەی تووشی بە یەک معنە سەر لێ شێواوی سەر شکستەجی تەنانەت کردووە لە سیاسەتی دەرەوەیاندا بۆی ئەوە حماسە لە فەلستینە خۆی لێ دوور بڵایە جمهوری ئیسلامی جواب ناکات بۆی هەمووانەوەمان پێ دەڵێت کە جمهوری ئیسلامی هەم موقعیتی ناوخۆی هەم موقعیتی دەرەکی هەموو دەورانی حیاتی جمهوری ئیسلامی خراپ زۆر باشە کاک حەسەن پرسیاری پێشترم ئێوە لە قسەکانتادا ئاماژەیەکی کورتان بە بڵین دەورەی پەهلەویشدا یەک پرسیارمان بواتوە لە شاری بۆکانەوە هیوا نووسیوێتی سڵاومان دوونەبوونی بۆ ئێوە هاوکارانتان وەسڵاوی تایبەت بۆ میوانی بەڕێستان کاک حەسەن پرسیاری من ئەوەیە کە بێجگەل لە دار و دەستەی سەر بە پەهلەوی و گیرەخۆرەکانی ئەوان بەشێک لە ئۆپۆزیسیۆن وەختێک باز لە شۆڕشی 57 دەکەن جۆرێک باس ئەکەن کە ئەو شۆڕشە نابەجێ بووە و وەزعی جەماوەری خەڵک لە دەورەی محەممەد ڕەزاشادا بە کولیەت باش وەسف دەکات ڕای میوانی بەڕێزەکەتان لەم بارەوە چیە چونێ و ئاماژەیەکتاندا بە دەورەی پەهلەوی بڵند بڵین دەورەی پەرلەمانی ئەوێدا تم با دوور نەکەوینەوە لەما ئەم پرسیارە جواب بدەیەوە سپاس بۆ کاکیوە من لام وای ئەو کەسانە ئەگەر تەمەنیان نەگا قەی ناکە بلاخەرە بەشێک ژیان تەجروبەیە ئینسانەکان لە تەجروبەی خۆیانەوە جاری وایە پێناسە دەکەن بەڵام بۆ کەسانێک کە تەمەنیان دەکات بۆ کەسانێک کە زیندانی سیاسی دەورەی شابوون بۆ کەسانێک کە هاوڕێکانیان و هاوخەباتەکانیان و هاوبیرەکانیان لەژێر شکنجەگاکانی جمهوری ئیسلامیدا گیانیان لەدەستداوە بۆ خەڵکی کوردستان کە دەزانن شۆڕشی جمهوری مەهاباد یا جمهوری کوردستان لە زمانی قازی محەممەدا بەدەستی حکوومەتی پاشایەتی ئەو بەڵای بەسەر هات و قازی و هاوڕێکانی لە چوارچرای مەهاباد کران بەدارە بۆ کەسانێک کە دەزانن شۆڕشی 1970 بە کۆمیتەی ئینقلابی حزبی دموکراتی ئەو کاتە وەڕێیان خست بوو بەدەستی ئەو جەلادانە لە بیرچوون بۆ کەسانێک کە دەزانن بەدەیان تێکۆشەر هەر لە کوردستانە خارج لە ئێرانە لە زیندانەکانی ڕژیمی پاشایەتیدا بوون بۆ کەسانێک کە دەزانن لە ساڵی 54 هەتاویدا بیژەنی جەزەنی و 9 کەس لە چریکەکانیان لە قەتڵگاکانی ئەوین لە پشتەوە لێدا وتیان هەڵاتون بەدەیان چریک و بەدەیان مجاهد و بەدەیان زیندانی سیاسیان کوشت و سربەنیستیان کردن ئەمڕۆ کە بێن باز لە دەسەڵاتی پاشایەتی بکەن دەبێت پێیان بڵێ کاکە ئەو مێژوەتان بۆ لە بیرچوێتەوە مەگەر لەو مێژوەدا بۆ خۆتان تەمەنتان نەدەگەی بۆ یەکانی بەڵام چی ئەوەی کردووە خراپەی جمهوری ئیسلامیە کە ئەمان ئەمڕۆکە پاکانە بۆ باشی زمانی شاکەن لە سوورەتێکە ئەگەر ڕژیمی ڕژیمێکی باش بواە ئەو ڕاپەڕینە لە دژی نەدەکرا استبدادی ترین ڕژیم بوو لە جمهوری ئیسلامیدا دەڵێن بە قەولی خۆیان ئەوە چەندانە حزب هەیە و وانێکی یەک حزب بوو لەو ئاخرەوە ناویان نابوو حزبی ڕستاخیز هەموو کەسێ دەبێ ئەندامی و حزب بێ هیچ کەسێک وەلی فەقی ئەو کاتە چابوو من پێم سێ ئەو کەسانە لە ڕوویان هەڵبێت ئاوا بێن باسی ڕژیمی شاکەن و جنایەتەکانی جمهوری ئیسلامی تەوجیهی تاوانەکانی ڕژیمی شا ناکە پێشگەلەوە لە بیرمان نەچێت کە جمهوری ئیسلامی لە واقعدا لە ڕەحەمی حکوومەتی ئیستبدادی پاشایەتی کەوتە خوارەوە ئەوە جمهوری ئەوە ڕژیمی شابوو بە دروستکردنی دارودەستەهای مەسهەبی بە مەجالدان بە قسەکانی عەلی شەریعەتی و ئاخوندەکان لە ئێرانە بە چەپکوژی و کۆمۆنیست کوژی و بە کرێکار و زەحمەت چێش کوژی و مەحرومکردنی ئەوان ڕێگایان کردەوە کە ئاین ڕەونەق پەیدا بکات لە کۆمەلگای ئێرانە ئەو کەسانە گەر ئەوە نازانن چن مێژوو بخوێننەوە
چنت مەشاکەن بزن بەرجەستەترین ڕووناکبیری ئەو کاتی ئێران چۆک ئەحمەدی کەسرەویە لە ساڵەکانی واخری 20ەکانە لایەن فدایانی ئیسلامەوە لە دادپستەریە خۆی شێڵێکی زۆر لەسەر بوو دەکوژرێ چیان لە ئازادی خوازەکرد تەنانەت ڕژیمی ئیجازە بە جبهەی ملی و کەسانی مصدق ئەوانە نادا ئەو کەسانە ئەمڕۆکە چۆن لە ڕویان هەڵدێ پاکانە بۆ ڕژیمێکی وە ئەمانەی کە ئەمڕۆ ئەو پاکانە دەکەن باوەڕی من ڕوویەکیان لە کوڕی شاو لە نظامی داهاتووە لە ئێستا و دەیانێت ڕێگا خۆشکەن بۆ ئەوانە بەڵام بێ هەر بەو ئەندازەیە کە ڕژیمی پاشایەتی لە ئەفغانستان هاتەوە سەرکار لە عێراق هاتەوە سەرکار لە ئێرانی شار ئەوەندە مەجای پێ دەدرێت کە بێتەوە سەرکار بنابەرین هیچ کام لەو تەوجیه و ئاساوانە واقعی نییە ئەوان دەیانەوێت لە نفرەتی خەڵکی ئێرانی کۆماری ئیسلامی پاساوی ئەو کاری خۆیان کە پاساو یانوێت تەوجیه بکەن. زۆر باشە کاک حەسەن کۆماری ئیسلامی زۆر بۆی گرینگە کە خەڵک بەشداری بکەن لەم هەڵبژارنەدا و هەمووشمان ئەزانین ئەم بۆ خۆی پێشتر کەسەکان دیاری دەکرێن هەڵدەبژێردرێن و هەر کەسێکی کە پێشی خۆشبێ ناوەکەی دەتوانێت لە سندوقەکاندا بێنێتە دەرێ پرسیار لێ باشە گوایە بۆچی بانگەشە دەکا بۆ هەڵبژاردن دەزانی جمهوری ئیسلامی خۆ لەو نظامە لە وەزگەتە موجودەی دنیای ئەمڕۆکەدا ناتوانێت بڵێ هەرچیەک هەیە و نییە و هەر وەلی فەقی دەیبڕێتەوە مەجلیسیش نییە سەرۆک کۆماریش نییە چیچیش نیەوان ئەمە لە واقعدا گاڵتەجاریەکە ویترینێکە کە لەلایەکەوە سەری خەڵکی پێقاڵەکەن لەلایەکەوە کۆمەلگای پێ مەشغوڵەکەن لەلایەکەوە نمایشی دموکراسی درۆینەی پێدەدەن هەر ئەو ڕۆژانە من هەم گوێم لە قسەی خامنەیی بووم لە قسەی ڕئیسەکەم لە بەرپرسانی تریان دەڵێن لە ئەوەی ئەو ئاستە لە دموکراسی کە لە ئێرانە هەیە لە هیچ شوێکان نییە لە سوورەتێکە ئەمڕۆکە لە 2/3 زیاتر لەوە بە دەگمەن دەوڵەتانێک 20 وڵات ماوەتەوە لە هەموو وڵاتانی دنیادا ئەدام دەخکراوەتەوە ئێستا لە خەڵکی ئێران بپرسی ڕێیتان لەسەر ئەدام چییە من بە دڵنیایی و پێ دەڵێم 98% تا 99% خەڵکی ئێران دژی ئەدامە دەی نظامێکە فقط بەو دلیلە هیچ دلیلێکی تریش ئەگەر بۆ نێنیتەوە فقط بە دلیلی ئەوەی کە ئەدامی تێدایە باز لە هەڵبژاردن و باز لە ڕەئی و باز لە دموکراسی کە بۆ زۆر ناحقە پێشگە لەوە گەر جمهوری ئیسلامی ڕاست دەکات و تەرەفداری ڕەئی خەڵکە دەی باشە ئەوان هاتن ساڵی 58 ئاونایەکیان کرد بۆ جمهوری ئیسلامی هەر ئێستا بێنەوە دووبارە ئاونایەکی دیکە بکەن بزان خەڵکی ئێران دەڵێنی ئەو ڕۆژانە نەزەرسەنجیهایە کراوە لە خودی ئێرانە ئەوە نەبێکە لەلایەن نەیارانی جمهوری ئیسلامی و لەلایەن کەسانێکەوە کە دۆستی جمهوری ئیسلامی بوو بێتن یاهەن کراوە دەڵێن لە باشترین حاڵەتیدا 10% ئەمڕۆی خەڵکی ئێران موافقی جمهوری ئیسلامیە 15% یا ڕەیان بە انتخابات و ئەوانە هەیە 85% جمهوری ئیسلامی ڕژیمەی ناوێت ئەگەر قسە لەسەر هەڵبژاردن بێ هەتا بەو پێوەرەی کە باسمان کرد لە دنیای دەرەوەدا وەختی 80% بۆ 51% تۆینەوێت دەبێ بڕۆیتە ئەولاوەی تر ئەوە چۆن تەوزی حەدەن بۆ یەکانی ئەمە لە واقعدا ڕازاندنەوەی ویترینێکە کە جمهوری ئیسلامی نمایشی بدا بۆ دەرەوە ئەینا ئەو خەڵکەی کە مثلەن ئێستا دەڵێن ئەوە ڕێژەی هەڵبژاردنەکانی ئەم جارە ئەو کەسانی کە مەجالیان پێدراوە لە هەموو دەورەکان زۆرترە چەند بەرابەر دازان 40% یان زیاتر کردووە 40% زیاترە لە جارانی پێشوو ئەوانەی کە ڕەدی سەلاحی دەکرام جارە نەکراون بۆچی ئەگەر جمهوری ئیسلامی بۆی بکرێت دانەدانە خۆی دایدەنێت بەڵام بۆی ناکرێت ئەوش بکات بۆی احتیاجی بەوە هەیە وەسبحەینێ بەو خەڵکەی کە دەچن نمایشیان پێ بدات لە تەلەڤیزیۆنەکان وێن نیشانی داگەوتی ئەعداممان کرد بڵێ خۆتان ڕێیتان پێداین ئەگەر بەرابەری پیاومان ناژێر خۆتان ڕێیتان پێداین ئەگەر قەتڵمان کرد و تەجاوزمان کرد و بێحقوقیمان کرد خۆتان ڕێ ئەوە بۆ ئەوەی دەوێت بە جمهوری ئیسلامی ئەینا لە بیر و باوەڕی ئاینیدا لە بیر و باوەڕی هیچ مسلمانێکی واقعیدا کە باوەڕی بە ئاینی ئیسلام ببێ شتێک بە ناوی هەڵبژاردن وجودی نییە هەموو تەواوی دەورانی خەلیفەکان تەواوی دەورەی ئیمامەکان تەواوی دەورانی مقتەدرانی ئیسلامی چاویان لێ بکەی لە بنی ئومەویەوە دێتە خوارەوە لە توان خەلیفەوە تا ئێستا ئەسەن هەڵبژاردن معنەیە نییە و ئەوانەی کە ئیسلامی ڕاستەقینن بۆ دێڵێن دەڵێن ئێمە نوێنەری خوداین و ئیرادەی ئێمە دەبێت ئەوەی کە خامنەی دێڵێ ڕاست دەکات نابین شتێک بە ناوی هەڵبژاردن لەم سیستەمە دیکتاتۆری ئاینیانەدا معنایەکی نییە و فقط لەلایەکەوە بۆ سەرخاڵکردنی خەڵک بۆ ژیانی خەڵک خستن ئەو لە لایەکی دیکەەوە بۆ نمایشێکی درۆینەیە
کە جمهوری ئیسلامی پێویستی بەو نمایشە هەیە بۆ ئەوەی کە ئیستبداد سیاسیەکەی خۆی تێدا تەوجیه کات. زۆر باشە کاک حەسەنەگە ئیجازە دەبێت جارێ دوو پامیش بخێنینەوە بینەرانیش بەشدار بوون هەم پرسیار هاتووەم پامیش هاتووە کاکاوە لە شاری سنا ئاومان نەبوونی کردووە هەم لە بەڕێستان و هەم لە هاوڕێیانمان لە بەشی ستایفی تەلەڤیزیۆنی کۆمەڵە توێتی ئەو کەسانەی کە تایبەتەن لەو سەرکوبەی ئەم دوایانەدا کە لە جنبشە عەزیمەی ژینادا کە هات بۆ ئاراوە ئەو کەسانی کە واقعاً لەنێو سەرکوبەکەدا بوون بەشێکی زۆریان هەر ئەمانن کە کاندید بوون و هەڵبژێردراون یەکێک لەوانە توێتی هاوسای خۆمە بۆیە نووسێتی من هەر لێرەوە داوا دەکەم لە هەموو خەڵکی ئازادی خواز لە هەموو دانیشتوان هەموو لە هەموو کرێکاران کە ماهیەتی ئەم ڕژیمە باش بناسن و بزانن خودی کاندیدەکان چێن و بە هیچ عنوان مێڵن نە لە بەر دووکان نە لە خیابان نە لە کوچە بە هیچ جۆرێک نەیستایفدانێن نە عەکس هەڵواسن چون ئەمانە هەر هەمویان دەستیان هەیە لە خوێنی هەموو ئەو گیانبەختکردوانی کە لە شۆڕشی ژینادا گیانیان لەدەستاوە. زۆر سپاس لە کاکاوە لە شاری سنا پامی کتری پەشمان بواتوە کاک حەسەنەگە ئیجازە بدەوێت شە بخێنیمەوە نووسیەتی سڵاو مادوونە بن هەم بۆ خۆتان هەم سڵام ڕێزمێ بۆ میانی بەڕستان کاک حەسەن ئەو هەڵبژاردننی ئەم یانزەی ڕەشەمە دەتوانم بڵم لە توولی تاریخدا ئەنتخاباتێک تا بە ئەمڕۆ بایکۆد نەبووە بە دڵنیای و باپەتان بڵم چون لە هیچ گەڕەکێک ئێمە ستادمان نەدیوە لە سنە نردوێتی ئەمە بینەرەمان خۆی معرفی نەکردووە کتێتی حتا پۆستەری کاندیدەکانیش خەڵک نایڵن هەڵیواسن و لە دیوارەکانی لێ دەکەنەوە دەیدڕێنن سپاس و ماندوونەبینی کردو لە کۆتاییدا نووسێتی زندەبات کۆمەڵە زۆر سپاس بۆ بینەرە عزیزەش پرسیارێکمان بووە تو لای بینەرێکەوە کاک حەسەن بە ئەوی شەر خوێنینەوە سڵاو ڕێزی تایبەت بۆ ستافی کۆمەڵە تیوی و کاک حەسەن ڕەحمان پەناویستم ئاماژە بە خاڵێکی گرنگ بدەم کە ئەویش ئەوەیە کە لە چەند ساڵی ڕابردووە کۆماری ئیسلامی بۆ هەڵبژاردنەکان ڕێگایەکی دیکەی گرتوێتە بەر بەم جۆرە کە لەناو پاڵوێرانەکانی شوڕاکان و بەناو نێونەرانی پارلەمان لە کەسانێک کەڵک وەرئەگرێت کە لەناو خەڵکدا ناوزراو نین و خەڵکیش وەک دەست و پەیوەندی دەسەڵات نایانناسن ویان لانیکەم خۆیان وانیشان نەداوە و بگرە جاروبار گلەی و گازندەشیان لە دەسەڵات بووە ویستم بڵێم کە ئەم سیاسەتەی ڕژیم دەبێت لە قاودرێت و خەڵکی لەوە ئاگادار بکەنەوە کە شەرت نییە پاڵوێرەکان جاسووس یا دەست و پەیوەندی دەسەڵات بن یاننا مهم ئەوەیە کە نێونەرانی پارلەمان و شۆڕای شار و دێهات تەنیان نمایشێکە و هیچی دیکە ئەمە لە بانەوە هاتووە لە کۆتاییدا نووسێتی کاک حەسەن ئەگەر دەکرد لەسەر ئەمەش ڕابۆچوونی خۆی باس دەزانی کاگە مریان سپاس بۆ ئەو سێبەڕێزە ئەوەی کە کاکاوە و توێتی لە سنە زۆر لە جێگای خۆیەتی پێشەمە شتێک بەڵێ هەروەها ئەوەی ئەم بەڕێزێشمان کە لە بانەوە ئەو بەڕێزەی تریش کە باسی کرد ئەو ڕاستە بێڕەونەقترین دەورانی هەڵبژاردننی تەمەنی جمهوری ئیسلامی دەبێ و هیوادارین ئاخرین بەناو هەڵبژاردننی کۆ چون بەڕاستی قسە لە وتن هەڵبژاردن بۆ خۆی تعبیرێکی باش نییە بۆ ئەم گاڵتەجاریان ئەمانە هەڵبژاردن نییە ئەمە خەڵک فریودانە ئەمە عوام فریویە ئەمە درۆکاریە هیچی تێدا نییە لەوەدا قسەی تێدا نییە لەوەی کە کەسانێک خۆیان شاردووەتەوە لەم بەناو هەڵبژاردنانەدا خۆیان نیشانەدەن ئەوەش ڕاستە جمهوری ئیسلامی دەم و دەستگاهای نێنی هەیە شەبەکەهای جاسووسی هەیە عواملی ژێربەژێری هەیە کار لە جریانی شۆڕشی ژینە شابینیمان بەشێک لەوانەیە کە هێنانیە شەقامەکانەوە و کوشتاری پێکردن و خەڵکی پێ دەستنیشانەکردن تۆڕە شاراوەکانی بوون بەڵام لەو ناوەدا باس لەوە دەکرێت کەسانی خۆشناو من پێم سەیرە کەسێک خۆشناو بێت ئەوەی بەڕێزێشمان باسی کردووە کەسێک خۆشناو بێ بەڵام چێ خۆی لە هەڵبژاردننی ئەوە ئابڕووبەرەی کۆماری ئیسلامیدا بەشداری کە ئەم خۆشناوە یان ئەوەیە کە پیاوی جمهوری ئیسلامی و خەڵک نەیناسیوە یا ژنی سەر بە جمهوری ئیسلامی و خەڵک نەیناسیوە یا ئەوەیە کەسێکی زۆر زۆر جینفان پەرست و مادی پەرستە بۆ بەرژەوەندی شخصی خۆی ئەو کاراکە ئەینا من هندێک ڕێکلامم بینیوە لە ژێر ناوی ئەوەی ئەگەر من ببم بە شارەدار و ببم بە نوێنەری مەسەلەن بۆکان یا سەقز و بانە و سنە ئەو کارانەتان بۆ دەکەم کوێتان بۆ ئیسفالتەکەم مەدانی تۆی دەسەڵاتێکرد نییە تۆ مەجالت پێ نادەن لە بەناو مەجلیسەکەش تا قسە بکە بێ کەوش دابنەی لەوێ ئێستا تۆ دی لێرە قەولی درۆینە بە خەڵکە دەی کە ئاویان بۆ کێشی
مشکلاتی ئۆستان حەلەکەی ئەوە حقەبازیە. بۆیە ئەگەر کەسانی خۆشناون، ئەگەر کەسانی شەرافەتی ئینسانی لە وجودیان ناماوە نابێت لەو هەڵبژاردنانەدا بەشداری لەم هەڵبژاردنانەدا، ینی ئۆکەیدان بە خوێنی ژینا و سەدان قارەمانی دیکە کە لە کوردستانی گیانیان بەخت کرد، ینی بەشداریکردن لەو قەتڵ و ترۆرانەی کە لە سەراسەری ئێران ناکرا، ینی ڕئیدان بەو خوێنانەی کە ڕۆژانە دەڕژێ بەو چوار زیندانیە سیاسی و دەیان زیندانی سیاسی ترکە لەم یەک ساڵی ڕابردوودا تەنیا ئەعدام کراون. بۆیە کەسێک ناتوانێت بەخۆی بڵێ خۆشناو، بڵێ شەرافەتمەند، بڵێ خزمەتگوزاری خەڵک، بەڵام دەچێت لە بەناو گاڵتەجارێکی ئاوادا بەشداریەکە. سەدان ڕێگای خۆشناوی هەیە. ئەگەر دەست بەدەم تەگات یارمەتی چواردانە جوانی معتاد بدە کە لە ئەتیا دووریان خەیتەوە، دەست بەدەم تەگە یارمەتی چواردانە ئینسانی لێقەوما و بدە بیمەی دەرمانی و فلان و فیسار بەجێ ئەوانیان بۆ دابین کە ئەگەر دەست بەدەم تەگە کۆڵێک منداڵی بێسەرپەرستی حاصلی جنایەتەکانی جمهوری ئیسلامی هەیە یارمەتی ئەوانە بکە. ئەگەر دەست بەدەم تەگات مەکتەبێک دانێ، مەدرسەیەک دابنێ، دەرمانگایەک دابنێ، خزمەتگوزاریەکی خەڵک بکە، نەک بچی بۆ گیرفانی خۆت، بچی ببی بەدەست تێکەڵ بەدەستی خوێناوی فەرماندەکانی سوپای پاسداران و باقی دام و دەستگاکانی تری حکوومەتی بکەین. بۆیە کانێ ئەمانە هەزار خۆشناو بن، خۆشناویان تەواو دەبێ و ئەوانە بزانن ناویان لە لای هەموو حیزبە سیاسیەکان دەنووسرێت، لە لای ئێمە و حیزبەکانی دیکە ناویان بە عنوانی کەسانی بەدناو دەنووسرێت. لە مێشکی خەڵکی کوردستانە حەق دەبێت خەڵک سبحەینێت تف و لەحنەتیان لێ دەکەن. ئەگەر دەیانەیە بکەونە بەر ئەو تف و لەحنەتە، هەر ئەو ڕۆژانە بینیمان هەرەوە لە سنە ئەو بەڕێزە و توێتی پوستەکان تەنیا لەوێ نییە، لە مەریوانە، لە سنەیە، لە مەهابادە، لە دەرەوەی کوردستان. ئەو ڕۆکە لە تەلەڤیزیۆن پەشاکرد کەسێک لە سیستان و بەلوچستان خەریکە تەبلیغەکە، لاوێک دێ یەک زلەی محکەمی لێ دەدات، ئەو دەڕژێتە چاوی وایە دەڵێت وێمە ئەو هەموو کوشتەمان داوە هاتووی لێرە تەبلیغەکەی بۆ جەمهوری ئیسلامی ئاوایان لێ دێ لە ناو خەڵکە. بۆیە کانێ من دەڵم ئەمانە ئەگەر هەزار خۆشناو بن، هەزار ئینسانی شەریف بن، هەزار بنەماڵەی گیانبەخت کردووی ئەم حیزب و ئەو حیزبی سیاسی ئۆپۆزیسیۆنی جەمهوری ئیسلامیش بن، دەستیان دەچێتە پاڵ دەستی قاتڵەکان و خوێن ڕێژەکانەوە خەڵک بە نفرەتەوە چاویان لێکات. و هیوادارم ئەو کەسانە ئەو کارە نەکەن، لێگەڕێن با مجموعەیە فەرماندەی سپا و جەماعەتێ بەسیجی و جەماعەتێ ناوزڕا و ئەو هەڵبژاردنە فقط شایستەی ئەوان. زۆر باشە کاک حەسەن، لە شاری مەهاباد سامان پرسیاری کردووە، سڵاو ماندوونەبوونی کردووە، وتوێتی هەرچەند شتەکە ئێستا و زۆر دیارە زەق بۆتەنا پێشتریش ئەم کارێک کردو کۆماری ئیسلامی گەیشتۆتە قۆناغێک کە هەرچی زۆرتر دایرەی دەسەڵاتی تێدا بەرتەس دەبێتەوە. وە کاک حەسەنیش ئاماژەی بە یەکیان کرد، بۆ نمونە حەسەن ڕوحانی هێناوەتەوە. هۆی ئەم بەرتەسکردنەوەی چییە؟ چ شتێک لە پشتیان بەرتەسکردنەوەی دایرەی دەسەڵاتدایە؟ دەزانی بەشێکی کێشەی دەسەڵاتە لە ناوخۆی خۆیانە. یەکێ لەو خانەوادانەی کە بەناوبانگ بوون لە جەمهوری ئیسلامیە بە خانەوادەی لاریجانیەکان بوون، لە سێ دەسەڵات دوو دەسەڵاتیان بەوان بوو. دانێکیان بەرپرسی قوی قەزاییە بوو، دانێکیان عەلی بوو کە بەرپرسی مەجلیس بوو. سێ قوی لە ئێرانە هەیە، ئەو سیانە دوانیان بەدەست ئەوان بوو. برایشی تریان ڕئیسی بەش حقوقی بەشەر بوو، دانێکی تریان بەرپرسایەتێکی، ینی یەکێک لەو چەند خانەوادە مهمە بوون کە لە جەمهوری ئیسلامیە تەنانەت بۆ ئامولی لاریجانی کە ڕئیسی قوی قەزاییە بوو بە عنوانی جێنشینی خامنەیی باسییانە کرد کە لە ئەگەری مردنی خامنەیە و تەمەنی چوەتە سەرەوە و نەخۆشەوەوانە ئامولی لاریجانی یەکی لە بەدیلەکان بوو. ئەمانیان حەزف کرد. ئەمانە بەشێکی بە ئەو دایرەی دەسەڵاتە دەگەڕێتەوە لەم سیستمانەدا ڕەحم بە هیچ شتێکی یەکتریش ناکەن. ئەی خۆ کەسێکی وەکو سەعیدی ئیمامی یەکێ لە دەست و پێوەنە ئەمنیەتیە دەم ڕاستەکانی دەورانی خاتەمی و ڕەفسەنجانی و هەمویان بوو، خۆیان کوشتیان وتیان لە زیندانە دەرمانی خواردووە. خودی ڕەفسەنجانی ئێستەیش منداڵەکانی ڕەفسەنجانی لە فایزەوە و لە کوڕەکانی و خۆیش کامێکیان ناڵێن ڕەفسەنجانی بە مەرجی تەبعی تێدا چوو، دەڵێن ئاستی فلان شتی ناو بەدەنی ئەوەندە لەسەرەوە بوو. لەو فاصلەیەدا کە کەوتەینەکە نیان هیچ کەس بچێ بە فریایەوە. دەیخۆ ئەو هەمە کارە بوو لە جەمهوری ئیسلامیدا، هەتا ئەگەر ئەو نەبووایە خامنەیش نەدەبوو بەدەسەڵاتدار. بۆیە لەم سیستمە فاشیستیانەدا حەزفکردنی بنیادەمەکان، لە بینبردنی بنیادەمەکان، سەربەنیستکردنیان لە پێناوی دەسەڵات و مانەوەی خۆ لە دەسەڵاتە، ئەمە شتێکی زۆر ناسراوە. ئەم تەنیا بە ئێران مەربوط نابێت، جا بەڵام ئەمان فتوایشیان هەیە بۆی
فتوای ئاینی ئەو جۆرەشتانێکیان بۆیە بەشێکی بۆ مربوطە بێ بەشێکیشی بە نیگەرانی لە دەسەڵات مربوطە بێ کەسێک کە بە حاڵە دەنگێکی لێوە هات خودی سیستمای جاسوسی خۆیان بلافاصە گزارشە دەن ئەوانە دەبن بە نەیار کافیە تۆ ئینتقاد بکەی کافیە منتەقدبی کافیە ئەو مەلایەکەی ئەو ڕۆژانە لە تەلەڤیزیۆنەکانیش و عەکسەکەی نیشانە دەن کە وەختی خۆی یەکێ لەو 5 کەسە بووە کە خومەینی دایناوە و زۆر جێگای ئەعتمادی بووە و دەی مخالفی وانێک بووە مەسە مخالفی خامنەیە لە کەسە نزیکەکانی خۆیانە قسە دەکات و گرتویانە و هەرا و لەوانەیە حکمیشی بدەن بۆچی بۆەوەی کە دەڵێ ئاغای خامنەی ئەوەی کە تۆ دەیکەی ئەمە لەگەڵ شەرع نایەتەوە بە قەولی خۆی لەگەڵ ئاینی ئیسلام نایەتەوە لەگەڵ مەسلحەتی ملیشمان نایەتەوە بزان خەریکم چ بەڵایکی بەسەر دێنن جا بۆی کانی ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەو دەسەڵاتە فاشیستیە کە هیچ دەنگێک قبول ناکە هیچ نەوە ئازادیەک تێدا وجودی نییە دەنگی یەک نەفەرە و ئەو هەڵقە لە گوێیەتی کە لە دەوری ئەو کەسە کۆبووەتەوە ئەوە هۆکارەکەیەتی و ئەو بازنەی دەسەڵاتە لە کۆماری ئیسلامیدا لەوەیش کە هەیە تەنگتر دەبێتەوە ئەوە منطقی هەموو نیزامە دیکتاتۆریەکانە وەختێ دیکتاتۆر کە دەبینێ جامعە لە عەلەی هەڵەخرێ بە نزیکترین کەسەکانی خۆشی مەشکوکە بێت بە منداڵەکەی مەشکوکە بێ بە خانەوادەکەی مەشکوکە بێت بە مەحافزەکانی مەشکوکە بێ بە دەست و پێوەنەکەی مەشکوکە بێ ئەوە منطقی هەر نظامێکی فاشیستیە جمهوری ئیسلامیش لەو منطقە پەیڕەویەکە بۆ یەکانێ دایرەی دەسەڵات ڕۆژ بە ڕۆژ زیاتر چکۆلە دەبێتەوە لە حکوومەتی ئیسلامیدا باشە کاک حەسەن ئەو کێشانەی کە ئاماژت پێدا ئەم کێشانەی ناوخودی دەسەڵاتدا و ڕۆڵی سپای پاسداران لە سەروی هەمویانەوە ئەم کێشانەی کە ئێوە باستان کرد چ تەسیراتێکی دەبێت ئێوە چۆن لێگرێدنەوە دەزانی سپای پاسداران هدایەتی ئەماناکە ساڵهایە کە سپای پاسداران حیزبە حیزبێکە کە ئەوە نەبووانێ گوتی ڕوحانی وتی ئەگەر قدرەتی نظامی ببێت و قدرەتی ماڵی ببێت و ئەسلحەیشی پێ بێت و دەسەڵاتیشی پێ بێت ئەوە ئیمامی فڵانی دەرەقەتی نایە سپای پاسداران حیزبێکی پادگانیە دەفتەری سیاسی هەیە خۆیەوە خۆتان تاقیب یەکەنیتەوە دەفتەری سیاسی سپای پاسداران سخەنگووی سپای پاسداران کە جارجار دێ قسە دەکات و ئەوانە ئەم نەهادە لەگەڵ بەیتی ڕاهبەری کە خانەوادەی خامنەیی و مەجموعەیەکی نزیک لەوان کە بەناو جزوی سپای پاسداران نین مەسەلەن لە کەسانێک کە نزیکن لە خۆیان خەزورەی مشتەبا لەوە تاکوونێ مەجموعەیەکی ترکە وەختی خۆی لاریجانیەکان ئەمانە ڕسمەن عزوی سپای پاسداران نەبوون بەڵام لەو حەڵقەی بەیتی ڕاهبەریە بوون ئەمانە لەگەڵ نەهادهای ئەمنیەتی تر وەکو نەهادی ئیتلاعات وەزارەتی ئیتلاعات و دەوروبەریان و سپای پاسداران ئەو هەڵقەیە پێکدێنن کە ئیدارەی ئەو جامعەیە دەکەن ئەوە نییە خۆ هەموو شتێ خامنەیی بیکە لێرەشدا خامنەیی لە واقعدا موقعیت یا ئەو جایگایی هەیە کە وەکو سخەنگووی ئەوان خەریکە ڕەفتارەکە ئەوەی کە زۆر جار دەوترێت کە هەیئەتی ئیجرایی نظامێک لە واقعدا سخەنگووی ئەو نظامە و ئەو سیستمەیە خامنەی وەکو سخەنگووی هەمووی ئەمانە دی قسەکانی معلوماتەکەی پێدەدەن تەجزیە و تەحلیلەکەی پێدەڵێن ئەو مشاوری لە ئاسی خاورمیانەیە هەیە لە ئاسی دەروە مشاورەی پێدەن بۆ بەگە خومینی وانە بوو وەختێکە لە فەڕەنسا بوو مەگەر مشاورەکانی لە یەزدی و بەنی سەدر و ئەو کەسانە نەبوون کە لەگەڵ دنیای دەرەوە پەیوەندیان دەکرد و معلوماتیان پێدەدا و ئەویش داهات قسایکی دەکرد دیان کورد ئیمام وا دەڵێ بۆ ئێستا بۆ ئەمێ جوایە بۆی موقعیەتی سپای پاسداران ئەو موقعیەتەیە کە مەسەن حزبی دموکرات یا حزبی کۆماری خواز ئەمریکا هەیەی حزبی لیبرال یا حزبی فلان لە ئوروپا هەیەی کە لە دەسەڵاتایە بەڵام ئەمان ئەو تایبەتیان هەیە کە وەکو ئەو شوێنانێ دیکە بە انتخابات نهاتون و بە انتخاباتیش لا بچن بێجگەلەوە قدرەتی اقتصادی و قدرەتی سیاسی و قدرەتی نظامیشیان تێکەڵە لە وڵاتانەدا کە دەڵێن مەسەلەن هێزی نظامی نابێت دەخالت کات دەخالت ناتوانن کا بە دلیل لەوەی قانونی بەڵام لێرە ئەوانە نییە نابەری موقعیتی سپای پاسداران ئەوەیە سپای پاسداران تەسمیم گیرەندەی سیاسی و ئابووری و هەموو شتێکی هەروها سیاسەتی منتەقەییشە وەختی خۆی ئەوە قسەکانی زەریفەیە ئەوەی کە باسی دیپلۆماسی لەگەڵ مەیدان دەکە مەیدان منزوری سپای پاسدارانە منزوری خۆی بوو و دەسەڵاتی سیاسی یا دیپلۆماسی کە ئەو کاتە ئەم وەزیری خارجەی ڕۆحانی بوو لەگەڵ قاسمی سولێمانی سوپای پاسداران بوو دەیکوت ئێمە ئاگامان لێ نییە ئەوە دەکرێت ئەوە دەکرێت ئەوە کرا 4-5 ساعت قسە دەکە ئەوەی کە دەیبڕێتەوە مەیدانە وێ مەیدان لە واقعدا ئەو موقعیەتەی هەیە لەم ڕێژیمە ئیستبدادیانەدا
ئەوە کە دەسەڵاتی نظامیان پێ دەسەڵاتی سیاسیان پێ دەسەڵاتی ئابوووریان پێ وەسپای پاسداران ئێستا ئەو موقعیتی مەدانەکەی هەیە کە زەریف تعریفی کردووەوە هەموو شتێک ئێران لە تاریخی ئەو بەیتی ڕاهبەری و شخصی خامنەییەوە کە زۆر جار سخەنگوویەتی ئەوان دەکا دەچێتە پێشەوە. زۆر باشە کاک حەسەن هیروان لە شاری سەقزەوە پرسیارێکی نردووە. سوێتی وێڕای ڕێز و سڵاو بۆ بەڕێوەبەرانی تلویزیۆنی کۆمەڵە هیوادارم ساق و سلامت بن. پرسیاری من بۆ بەڕێز هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەوەیە دەڵێ حیزبەکانی ڕۆژهەڵات بەگشتی بایکۆتی هەڵبژاردنیان کردووە هەر کامە و بەجیا ڕاگەاندنیان بڵاو کردوێتەوە. پرسیار ئەوەی بۆچی ئەم جارە بە ڕاگەاندنی هاوبەش بەشدار نەبوون؟ بۆچی حیزبەکان هەماهەنگ نەبوون؟ ئەگەر پێکەوە ڕاگەاندن بدرابایە باشتر نەدەبوو؟ ئەگەرچی بەخۆشیەوە خەڵکی کوردستان بۆ ئاکامە گەیشتون بەشداریکردن لەم شانۆگەریەدا بێڕێزیە بە خوێنی شەهیدانی گەلەکەمان. دووبارە ماندوو نەبن هەر سەرکەوتوو بن. هیروان لە سەقز. سپاس بۆ بەڕێزە. دەزانی ئەوەی کە حیزبەکان ناتوانانی بەیەکەوە حەولدرا بەڵام ناکرێتەوە مەسەلەن بۆ ڕووداوێکی گرنگی وەکو ئەعدام حاضر نەبی لە ڕاگەاندنا بەشداری بکەیت و کاری هاوبەش بکەیت بەڵام بۆ شتێکی ئاوا بیت بڵێ بابەیەک و ڕاگەیاندن بدەن. خب ئەمە نەقزی غەرەزە کارێکی لەوە مهمتر کە کۆمەلگای کوردستان بێنینە سەر سەحنەی سیاسی مانگرتنێکی گەورە کە لە وەقتدا ڕفراندۆم بوو پێش ئەم بەناو هەڵبژاردنە ئەوەمان کردایە چەندانە حیزب حاضر نەبوونەوە کارە بکەن چونکە فڵان حیزبی دیکە هاتووە خۆی دەزانێت وەختی ئەوە هۆکارێک بوو بۆ ئەوەی کە ناکرێ خۆ مانگرتن یا دەنگدان بۆشت تابعی ڕێی حیزبێک یا دوودانە حیزب بێ. ئەگەر کۆدەنگی هەیە ئەگەر قسە لەسەر هاوکاریە دەبێت لەسەر خاڵە سەرنووش سازەکان هاوکاری بکەیت خۆ ناکرێت بە ئێرادەی تۆ بێ وەختی پێت خۆش بوو ئەوە بین مەسەلەن کۆدەنگی دروستکەن وەختی پێت خۆش نەبوو کۆدەنگی دروست نەکەیت. ئەوە هۆکارێک بوو بۆ ئەوە. هۆکارێکی تر ئەوە بوو چەندانە حیزب شەرتیان هەیە. حیزب هەیە دەڵێ ئەگەر مەسەلەن پژاک بێ ئێمە ناین. حیزب هەیە لەو دوولایەنەی کە لە یەک جیابوونەوە کۆمەڵی زەحمەتکێشان و کۆمەڵی شۆڕەژێر لایەنێکیان شەرتیە دەڵێ گەر ئەوی تریان بێ ئێمە ناین. حیزب هەیە دەڵێ گەر پارتی پاک بێ ئێمە ناین شەرتیان هەیە بۆ ئەوان پارتی ئازادی کورد ئێمە ناین. بۆ یەکانەیە یەک هۆکار نییە کۆمەڵێک هۆکار بووە بۆ باعسی ئەوە و بێزگەلەوە ئێمە خۆمان کە ئەوانەمان لێکدایەوە و پێمان وابوو ئەو ماوانەعانە هەیە و لە عینی حاڵیشدا پێشمان وابوو کە ئەم هەڵبژاردنە لە هەموو بەناو هەڵبژاردنێک بێڕەونەقتر و بێمەعناترە پێویست ناکات بە ناوی ئەوە بێنین بڵێن وڵا ئەوە خەڵک مەسەلەن جوابی بانگەوازی هەموو حزبێک خۆی لایەنگری خۆی هەیە هێزی هەیە کەسی هەیە بەڵام بە ناوی بانگەوازی هاوبەش بەڕاستی پێمان وابوو خودی بەناو هەڵبژاردنەکە لە ئاستی شتێکی ئاوادانیە. هەر بۆ یەکانش داوا لە ئێمە کراوە بە یەک معناگەر کۆمەڵە ببوایە هەدیقەلەکەی 5 یا 6 لایەن لەو بایکۆتی هەڵبژاردنە بە یەک ڕاگەیاندنەدا ئێمە وتمان ئێمە لەوە داگباتەوە بۆ دەلایلانەی کە عەرزم کردی ئێمە بەشدار نابین هەر کەسێک بۆ خۆی بانگەوازی خۆی داوە بانگەوازێکی هاوبەش بۆ هۆکارانە سەری نەگرت. زۆر باشە کاک حەسەن هەستیار لە شاری مهاباد وتوێتی بەداخەوە بەشێک لەو پاڵوراوانە ئەگەر چەند شۆڕشی دیکەش بەسەر کۆمەلگادا بێ و بە هەزاران ئینسان گیان بەختکەن لەبەر چاوچنۆکی و بێمەشکی و گرنگی نەدان بە هەستی ملیۆنان ئینسان لەو ئاستە هەستیارەدا ئەسپی خۆیان لێ دەخڕن. ئێستا ئەو جەماعەتە قێزەونە بەڕاستی لە کۆمەلگا دابراون و لە بەرەی دژە خەڵکدان و لە هەر کەسێک لە کوردستان بپرسی ئەوانە چێن زۆر ڕاشکاوانە پێت دەڵێن تەواوی حەولی ئەوانە گیرفانی خۆیانە و ئاواتیان ئەوەیە کە کۆماری ئیسلامی سەندەڵیەکی ڕاستیان بداتێ. جێی باسە لە بەشێک لەو شارانی لە پارێزگای ورمێ بە هەڵگیرسانی بەحسی کورد و تورک هەوڵ دەدەن بەو چەشنە خەڵک بێن نەپای سندوقی هەڵبژاردن. تکایە کاک حەسەن باسیەوەش بکات. سپاس بۆ بەڕێزە جارێکانی باوە بڵێن ئێمە زامی کێشەی کورد و تورک لە جەستەی خەڵکی کورد و تورکی شکرا لە ساڵی 58دا بۆ یەکانی حەق نییە ئەوە هەر ئەسان باسیشی لێ بکرێت حەق نییە ئەوە جارێکی ئەو برینە بکولێتەوە ئەوە هەر کەسێک بیکە کە بە باوەڕی من دار و دەستەکانی پێشووی مەلا حەسەنی و بەکرێ جیراوانی ئێستای سپا و ئیتلاعات و ئەوە دەکەن کەس نابێ گویان بۆ بگرێت خەڵکی کورد و تورکی هیچ دژمنایەتێکیان لەگەڵ یەکتری نییە ئەتفاقەن دەبێت دۆست بن بۆ یەکانی ئەوە هەر لە
ناشتنی ئەو سێدانە کوونەوەردەی کە لە نەغەدە ڕوویدا دیتان کە خۆ تورکەکان زیاتر بەخەمەوە بوون و هاتن و لە مەراسمەکانە بەشداریان کرد و قسەکانیان بڵاو کرایەوە و چەندە خەمبار بوون بۆ ڕووداوی کاتوێتە پێشەوە. بۆیە ئەوە ئەگەر لەلایەکەوە ناسیۆنالیستە توندە ئاژۆکانی تورک ئەوە دەکەن، لە لایەکی دیکەشەوە ناسیۆنالیستە توندڕەوەکانی کورد هەردووکیان لە ڕاستیدا ئەمانە ئاو دەکەنە ئاسیاوی جمهوری ئیسلامی. خەڵکی کورد و تورک دوژمنی یەکترینین، نیوەی نەغەدە کووردە، نیوەی تورکە، نیوەی ورمێ کووردە، نیوەی تورکە. ئەو کەسانی کە دەیانەوێت ئاگرێکی ئاوا خۆش بکەن ئەوان لە واقعدا بە یەک مەعنا کارەکەیان دەچێتە خزمەت بە جمهوری ئیسلامی. جا ئێستا بە ناوی هەڵبژاردن بێ، بە ناوی هەر مۆزوعێکی دیکە دیانەوێ بیکەن. بنابەرین خەڵکی کورد و تورک ئەو کێشەیە یا بەهانەیەکی ئاوا ئەوە سەرێکی بە ئیتلاعاتی جمهوری ئیسلامیەوە بەندە، سەرێکی بەسپای پاسدارانەوە بەندە، بەدەم و دەستگاهای حکوومەتیەوە بەندە و من هیوادارم ئازادی خوازان، بەرابەری خوازان، تێکۆشەرانی کورد و تورک لە هەردوو بەشەکە خۆڵ لە خۆڵی یەک هەڵپێکن و مەجای کەمترین کەلێنێک لەم بابەتەوە نەدەن، ئیجازە نەدەن. چون کایشێتی ئەگەر تورکەکان بێن لە نەغەدە وا دەکەن، ئەگەر کوردەکان بێن وا دەکەن، ئەوە بازارگەرمیە بۆ هەڵبژاردننی جمهوری ئیسلامی. جمهوری ئیسلامی نە حەساب بۆ بەناو هەڵبژاردە تورکەکە دەکات، نە بۆ کوردەکە دەکات. چی بە بەرژەوەندی خۆی بزانێ ئەوە دەباتە پێشەوە. بۆیەکانی من داواکارم وەکو کۆمەڵەش ئێمە داواکارین کە خەڵکی شمالی کوردستان ئەو شارانەی کە تێکەڵن لەگەڵ یەکتریا بە ڕۆحی برایەتیەوە بەیەکەوە تەحریمی ئەم هەڵبژاردنە، بایکۆتی ئەم هەڵبژاردنە. ئەوە داوخوازی کووردە، داوخوازی تورکە، داوخوازی فارسە، داوخوازی عەرەبە، بلوچە، تورکمەنە، هەر مرۆڤێکی ئازادی خوازە. دەنگدان لە واقعدا دەنگدان بەمانەوەی جمهوری ئیسلامیە. تورکەکە لێی ناڕازیە، کوردەکە ناڕازیە، ئەکسەریەتی فارسەکەش ناڕازیە، هەمووی ئەوانە. جا بۆیەکانە نابێت مەجال بدەین بەو ڕیاکاری و دووڕوویی و بەو تەفرەقەیە کە جمهوری ئیسلامی دەیەوێت لە بینی کورد و تورکە سازی کات و دەبێت لە دژی ئەو کارە قێزێو نەبین و نەیەڵنیشتیوە بە هیچ جۆرێک بێتە مەیدانەوە، نابێ مەجال بدرێ بەشتیوە. کاک حەسەن، کوردستان حەڵشم بۆ خۆتان ئاماژەیەکی کورتان پێدا لەم بوارەشدا و لە کاتی ئەم شانۆگەریەدا ئەوەی کە شتێک بەناوی گاڵتەجاری هەڵبژاردن دەیە بەڕێوە دەبات تایبەتمەندی خۆی هەیە. بۆ ئەم دەورە بە تایبەت لە کاتی ئەم بەناو هەڵبژاردنەدا تایبەتمەندیەکی هەیە تایبەتەن ئەم دەورە؟ تایبەتی گەورەترین تایبەتی ئەم دەورە شۆڕشی ژینایە. شۆڕشێکی گەورە لە کوردستانەوە هەڵگی ساوە، تەواوی شار و شارۆچکەکانی کوردستانی گرتەوە. کوردستان خوێنی لێ دەچێت. کام شار هەیە کە لەم شۆڕشەدا قوربانی نەدابێت؟ دانەدانێ شارەکان ئێستا لەوانەیە مەجال نەبێت کە باسی بکەین، هەر لە جنوبیترین نقطەوە تاکوونێ سەرەوەترین نقطە کۆمەڵێک لە لاوانی تێکۆشەر، لە خەباتکار، لە فیداکار، لە دڵسۆز زیکی 140-150 نەفەر بوون بە قوربانی. سەدان کەس گیران و شکنجەکران و تعدادێکیان چاویان لە دەستدا، لەشیان لە دەستدا. ئێستەی ساچمە و گولەکانی جمهوری ئیسلامی لە جەستەی خوێناوی لاوەکانی کوردستانە خوێن دێتە خوارەوە بە جێبرینەکانی ئەوانەوە. بەڕاستی دەبێت پرسیارکەی کەسێک لە ڕووی هەڵبێ بڵێ من دەچم ڕێی دەدەم، ڕێی ئابە و گولانە دەدەی، ڕێی بۆ قاتڵانە دەدەی. ئەوە بە باوەڕی من گەورەترین تایبەتمەندیەکە کە ئەم دەورە هەیەی. تایبەتمەندی تر ئەوستەم و بێعەداڵەتیەیە کە جمهوری ئیسلامی لە تووری 45 ساڵی ڕابردوودا لە کوردستان کردوێتی. کوردستان ئێستەش کەماکان پادگانێکی نظامیە. زۆر کەس دەیبینی دەڵێن ئێمە لە شارە کوردنشینەکان دەچینە دەرەوە، تەفتیش نییە، لێپرسین نییە، داوای بەرگەی هەویەتی نییە. بەڵام لە کوردستانە لە هەمووی دەواازەی شارەکان و فلان و ئەوانە گەشتی ئەرشاد و چی و ئەوانە هەمووی بەشی زۆری لە جێگا خۆیتی. کوردستان کەماکان پادگانێکی نظامیە. 200-300 هزار کەس نیروی مسلح لە کوردستان هەیە. بۆچی ئەوانە؟ تایبەتمەندیی تر ئەوەیە کە ڕۆژانە کۆڵبەران لە کوردستانە دەکوژرێن، کوڕی ئەو خەڵکن، کوڕی هەژار و فەقیر و نەدار و بێ ئیمکاناتی ئەو کۆمەلگایان. چێ پێخۆشە بچێ بەو سەرمای زستانە دەست و پای سەرما بیبات؟ چێ پێخۆشە تەرمەکەی بێنەوە بەردەستی منداڵەکانی؟ من لەگەڵ کەسێک قسەمە کرد کە نەکەسێت چەندین کەس کە کاکە کۆڵبەری خەتەری دەیکوت بابێ ئێمە خۆمان هەمووی ئەوانە دەزانین، بەڵام من بە سێدانە منداڵەوە و بە خێزانێکەوە و بە ماڵی کرد بەچی بەڕێ بچم؟ ئەوە قسانی ئێوە زۆر باشە، وەڵا ڕاست دەکەن، بەڵام ڕێگەم پێنیشام دە چۆن خۆمە خێو بکەم.
لە کوردستانێکە کە ئەوە ڕۆژانە جوانەکانمان بە کۆڵبەری و بەو بەڵاو موسیبەتانەوە تێدا دەچن لە کوردستانێکە کە ئەدام تێدا ڕۆژانەیە جمهوری ئیسلامی ئەگە لە شوێنەکانی تر دەڵێ بە بەهانەی مەوادی مخەدر و ئەوانە لێرە یا خەباتکارانی سیاسین یان بیرجیاوازن یا ئەوان بۆی ئەوانە هەمووی ئەو تایبەتمەندیانە پێمان دەڵێ کە جمهوری ئیسلامی بێگانەیە بە کوردستان مناڵم ئەلبەتە هەر بە کوردستان دەڵێم جمهوری ئیسلامی بێگانەیە بە مرۆڤایەتی بێگانەیە بە خەڵکی ئێران بە تورک بە فارس بە بلوچ بە عەرەب بە تورک بە هەر کەسێک کە بۆنی و ڕەنگی ئەوانی لێنێ بە کرێگیراو نەبێ جمهوری ئیسلامی پێ بێگانەیە بەڵام بە کوردستان چەند قات زیاتر ستەمی نەتەوایەتی تایە جیاوازی ئاینی و ستەمی ئاینی تێدایە هەڵاوەردن و تەبعیزاتی دیکەی اقتصادی تێدایە کە نیان هێشتووە لەم وڵاتەدا چواردانە ناوەندی کاری تێدا دروست بێ کە خەڵک نەچن کۆڵبەری تێدا بکەن شتێک بە ناوی بیمەی بێکاری وجودی نییە بیمەهای کۆمەڵایەتی لە ئاستی زۆر خوار و 1001 بەڵام موسیبەت لە کوردستان ئەوانە هەموو ئەو تایبەتمەندیانەیە کە کوردستان لەبرێک لە شوێنەکانی دیکە جیا دەکاتەوە هەمووی ئەو تایبەتمەندیانش بازم هۆکارن بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان بە هیچ جۆرێک لەو گاڵتەجاری و لەو نمایشەدا لە تەنیا بەشداری نەکەن بەڵکو ئەوەی کە دەیکەن بەڕاستی ئەو پەڕۆ و کاغز و ئەو دار و دیوار هەمووی وانە بێن نەخوارەوە سنووخەکانیان پشکێن بە سەریانە نابێ مەجالیان ببێ لە کوردستانە ئەمانە ئەو مەراسمە حکوومەتیە بەڕێوە بەر زۆر باشە کاک حەسەن شەهلا لە شاری سنە پامێکی بۆ نردوین پامێکی زۆر بەجێی نردووە سەرڕای و تەوسیفەی کە باخەم بەرازەندەی کۆماری ئیسلامی بوو کە بەڕێستان کردان نووسیوێتی خامنەی کە دەزانێت ئەم جارە لە گەمەی هەڵبژاردننی مەجلس دۆڕاوە و ناتوانێت ئەم شانۆگەریە لە پێناو مەشروعیەتدان بە دەسەڵاتیدا بەکاربێنێت لە ئاخرین پەلەقاژەی خۆیدا جارە لە پێش داوتی کە خوددا قسەکانی خۆی لە زمانی ئەوە دەکات دوای ئەوە هەڵبژاردننی ئەم جارەی بە ناوی جیهانی تەبەیون ناوبردووە وەڕای گەاندووە کە بەشداری لە هەڵبژاردن ئەرکە و هەر کەس بەشداری نەکات دژی کۆماری ئیسلامی و ئیسلامیە پێشتریش کەوتبووی خوددا بە زمانی ئەوە قساکات گویا گەرێکێتی بێژە کە ئەمەشیان قسەی خوددایە کە هەر کەس بەشداری هەڵبژاردن نەکات دژی ئیسلامە بەڕاستی زۆر سەیرە هاوڕێیان ببورن ئەم قسەیەکەم بەمە ئێژن شەیادی بە تاوانی هەزار کە بەڕاستی زۆر ڕسواتر لەوەیە کە گەرەکم بێ قسەیەکی لەسەرکەم هەر ئەوەی کە باسم کرد کاتێک کەوتنە پەلەقاژەکردن ڕەواڵەتی شەیادیان زۆرتر دەرەکەوێت لەوە سەیر و سەمەرتر ئەوەیە کە لە کۆبوونەوەی مەداحاندا باس لەوە دەکات کە یەکێک لە خاڵە بەهێزەکانی کۆماری ئیسلامی دژایەتیکردن لەگەڵ گەندەڵیە بەڕاستی ڕووی دەوێت قسەی وا بکەی بەڵام ئینسانی شەیاد و وەقەباز نازانێت شەرم و حەیاچیە 44 ساڵ زیاترە دەسەڵات ئیتر 44 ساڵ دەسەڵات ئیتر گومان بۆ زۆر کەسی نێشتێتەوە کە دەسەڵاتی کۆماری ئیسلامی ینی سەرکوت ینی گەندەڵی ماڵی و سیاسی جا ئەگەر ئەم دوو تایبەتمەندیە لە کۆماری ئیسلامی بستێنیەوە هیچی پێنامێنێ زۆر سپاس بۆ شەهلا بۆ پامی کە نردوویەتی لەسەرم پامی ئەم بینەرە قسەت هەیە کاک حەسەن وەڵا نادەسی خۆش بێ زۆر سپاس بەڵام ئەوەی هەمووی واقعیە بێزافێ ئەوەی کە لە بیرمان نەچێت جمهوری ئیسلامی ڕاستە هەر لە تەئیدی قسەکانی شالا خانمە ئەوەیە کە مەجای تر دەکاتەوە مەسەلەن دەڵێت ئەگەر لەو هەڵبژاردنەیە تەنان منە جێگای کابیستم ئەگەر شناسامەشیان پێنە بێ مهم نییە قامکتان مهمە وەرن مۆری بکەن کە ڕێیتاندا و ئەوانە لە بڕێ جێگای تر وتراوە هەر لە وەزارەتی ناوخۆ ئەوانەوە کە پێویست ناکات ژنان لەچکە و حجاب و ئەوانیان ینی جمهوری ئیسلامی ئەوەی کە دەڵێن تەقیە و درۆ بەشێ لە پێناسەیەتی بۆ فەرزە ئەسلیەکانی خۆشی لە پێناوی مانەوەی لە دەسەڵاتە هەمووی خاتە ژێرپای خۆی ئەو لەلایەکەوە ئەوانە دەکات لەلایەکەوە هەڕەشە دەکات کە ئەگەر خەڵک نێن ئەوە ئێمە یارانیان لێ دەبڕین ئەوە کارمەند بن لە کارەکانیان فەسڵ دەکرێن نامێنەوە ئەنواعی ئەو تەبلیغاتانەی هەیە لە پەنای ئەوەدا بۆیکانی ئەو شتانی تریش لە پەنای قسانەی کە شالەخانم وتی هەیەەوە هەمووی ئەوانە بازارگەرمیە هەم لەلایەکەوە هەڕەشە و گوڕەشە دەکەن کاڵبەتە هەڕەشە و گوڕەشەکان کەمترە زۆرتر نەرمشی قارەمانانە نیشان دەدەن بۆ ئەم بەناوەڵ بژاردنە بۆی کە خەڵکیی زۆرتر تێدا بەشداری بکەن کە بە باوەڕی من سەریان لە بەر دەدرێت زۆر باشە کاک حەسەن کاک سەعید لە هەنگەژاڵ پرسیارێکی نردووە پێڕی سڵاو و ڕێز بۆ خۆتان و بۆ میوانی بەڕستان پرسیارم هەیە کۆماری ئیسلامی لە سنووری هەنگەژاڵ کارتی کۆڵبەری بە هەموو خەڵکێکی داوە کە خەڵکی ئەم گونداننی و خەڵکی شارەکانی دەوروبەرن
بۆ ئەوەی کە خەڵک هام بدەن بۆ دەنگدان ئایا ئەمە کردەوەیەکی فریوکارانە و پۆپولیستینە کە خەڵکانێک بانکێش دەکات بۆ ئەوەی دەستی ئەو خەڵکە بە خوێنی کۆڵبەران و سوختبەران تێکەڵ بکات و خەڵکی هەژار و کەم داهات لە مقابل یەکدادا بنێت لە سەد ئەوە پۆپۆلیستی کە ناچونکە معنایشی چۆن بڵێ محتەرەمانەترە بۆ جمهوری ئیسلامی دەق ئەوی تریانە حۆقەبازیەکەیە جمهوری ئیسلامی حۆقەبازی دەکات تەفرەخاندازی دەکات خەڵک دەخاتە گیانی یەک ئەینا ماقۆل نییە تۆ مەسەلەن بە خەڵکی بە فەرز شاری سەقز و بانە ئیجازەی کۆڵبەری بدەی بەڵام بە خەڵکی هەنگەژاڵ و دێهاتەکانی ئەو لێوارەکە خۆشیان کۆڵبەری بەشێ لەژێ بەوانی نەدەی ئەوە بۆچیە بۆ تەفرەقەیە بۆ ئەوەیە کە خەڵکی ئەو دێهاتە مەرزیانە ڕوبەڕووی ئەو کۆڵبەرە لێ قەوماوە و داماوانە بکاتەوە کە بەو چلەی زستانە دێن و تیکەینان بۆ منداڵەکانیان پەیداکەن بەڵام ئەو ڕۆکە خەڵکی هەموو جێگایەک لەوە وشیارترن کە بکەونە داوی فریوکاریەکانی جمهوری ئیسلامی تەفرەقە لەسەر ئەوە دروست بێ تۆ بۆچی ئینیان پێدای بۆچی بە منی نادەن بۆیە ئەو ڕێڕەوانەی کە خەریکن دەیکەنەوە ئەو کارتی کۆڵبەریانە لە ناو ئەوانەدا ئێمە معلوماتمان هەیە جمهوری ئیسلامی خەریکە بەشێکی بەرچاو لە دەست و پەیوەند و جاسوس و خۆفرۆشەکانی خۆیان خستنێتە ناو خەڵکەوە جاسوسیان لەسەر بکە بۆ ئەوەی کە بە قەولی خۆیان بزانێ ئایا لەم دیوی سنوورەکانەوە مەسەلەن چەکوچۆڵ دەچێت کۆڵبەری داما و چەکوچۆڵی چی دەبە خەریکە کار بۆ کابرایکی دەوڵەمەند دەکات بە کۆڵێک 300,000 پێدا بەڵام چەند ملیۆن دەخاتە گیرفانی حاجیاغا لە مەریوان و لە بانە و لە سەقز و لە کوێ و لەوانە یا مەسەلەن بزانێ مەشروب بەشروب کاکە لە کانتێنەرەکانی سپای پاسدارانەوە لە خەلیجی فارسەوە واردی ئێران دەبێت پێویست ناکە لێرە کۆڵبەرێکی لەسەرەوە بۆ بکوژن کە مەشروب وشتی حرام دێنێتە ناو وڵاتەکەیانەوە ئەوانە بۆیەکانێ با ئەوانە هەمووی تەفرەقەیە هەمووی خەڵک بۆ گیانی یەکخستنە بەڵام خەڵکو بە تایبەت کۆڵبەران کە مەحرومترین و بەشترین توێژی ئەو کۆبەڵگایەن بەشێکن نەچینی کرێکاری ستەم لێکراوی کوردستان دەبێت داوی ئەو کڵاوبەردیارانی جمهوری ئیسلامی نەخۆن خەڵکی دێهاتی مەرزیەکان هەنگەژاڵ ئەو دیاتانەی تر کاتوشەی پێدا دەکرێت دەبێت هاوکار بن کار ئاسان بن بۆ ئەو کۆڵبەرانەی کان ئەوان دۆستی یەکترن جمهوری ئیسلامی دژمنە بە هەمویان نابێ مەجالی تەفرەقە و ئەویان پێ بدرێ مزافە نەگەر ئەوڕۆکە کارتێک دەدا بۆەوەی چوار ڕۆژ دیکە لێت بسەنێتەوە استفادە لێ بکە سوء استفادە لێ بکە بۆی کە بچی دەنگ بدەیت دوای دەنگدانەکە تەواو بوو دووبارە هەر هەمان ئاش و هەمان کاسە و کۆڵبەری و تەقە و هەموو شتێ هەر لە جێگای خۆیەتی زۆر باشە پامێکی کاک ئەسعەد بخێنینەوە لە کامیارانەوە نردوێتی کاک حەسەن نووسیوێتی دەسەڵاتدارانی جنایەتکاری کۆماری ئیسلامی دەمێکە مەشروعیەتیان نەماوە لەوانەیە لە ژێر سێبەری تفەنگەکانیاندا ئەم گاڵتەجاریەش بەڕێوە برن بەڵام هەم خۆمان دەزانین و هەم ئەوانیش دەزانن کە هیچ کام لەم گاڵتەجارانە ناتوانێت ئابڕووی لە دەستشویان مەشروعیەتی لە دەستشویان بگەڕێنێتەوە مەحاڵە ئەوان محکومن بە نەمان نا من ڕێی نادەم نە من ڕێدەم نە بنەماڵم ڕێدا نە هاوڕێکانم ڕێدەن و نە خزمەکانم ڕێدەن و پێم وایە جارێکی تر یەک نای گەورە بە دەسەڵاتی جنایەتکاری کۆماری ئیسلامی تۆمار دەکرێت زۆر سپاس بۆ کاک ئەسعەد بۆ پامێ لەسەر پامەکەی کاک ئەسعەد قسەت هەیە فەرمووی من فقط ئەوەندە دەڵێم خەڵکی کوردستان دەبێت یەکشت بزانن ئەمە ڕێفراندۆمی ئێمە و جمهوری ئیسلامیە ڕێفراندۆمی ئێمە بە عنوانی خەڵکی کوردستان بە عنوانی بەرەی ئازادی خواز بە عنوانی بەرەی دژی ئەعدام بە عنوانی بەرەی تەرەفداری بەرابەری ژن و پیاو بە عنوانی بەرەی خوازیاری جیابوونەوەی دین لە دەوڵەت بە عنوانی بەرەی تەرەفداری مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی کوردستان تاکوونێ سربەخۆیی و پێکەنانی دەوڵەتیش ئەگەر بیهێوێ بیکە ئەمە هەمووی حەقی خەڵکی کوردستانە ئەمە ڕێفراندۆمی بینی ئێمە ئەوانە ئەمە ڕێفراندۆمی بینی تەنانەت بۆ کەسانەی کە بیرمەندی ئاینین بۆی کە ئاینەکەیان ئازاد بێ نوێژ و تەعاتەکە ژیان بە مەیلی خۆیان بکەن بۆ ئەوانیش دەبێت نەستن ئەو دەنگدانە بۆ جمهوری ئیسلامی بۆ مەگەر کەم جمهوری ئیسلامی لە خەڵکی دینداریش خەریکە تحتی عنوانی کەسانی دیکە دەکوژێت و زیندانیان دەکا و هەڕەشیان لێکە بۆیەکانێ ئەمە لە واقعدا ڕێفراندۆمێکە کە هەموو کەسێک دەبێت تێیدا بەشدار بێ بەڵام ئەو بەشداری چییە؟ ئەو بەشداریە لەم ڕێفراندۆمەیە نەچوونە پای بەناو سندوقەکانی دەنگدانە لەو ڕۆژەدا یا لە ماڵ خۆت بمێنەرەوە یا بڕۆنە دەرەوە بۆ گەشت و گوزار و خۆشی و سەیران و سەیاحەت و ئەوانە ئەو ڕۆژە بکەین بە ڕێفراندۆمی نابە جمهوری ئیسلامی بیکەین بە ڕۆژی خۆشی ئەوە جمهوری ئیسلامی چەند هەنگاو لە مەرجی حتمی نزیکتر دەکاتەوە ئەمڕۆکە هەموو کەسێک باز لە کۆتایی تەمەنی جمهوری ئیسلامی تەمەنی خامنەی دەکات ئەوانە لە جێگای خۆیەتی
بەڵام دەبێت تەسریعیکەی ئەوە نەخۆشێکە کە بەسەر دەستی ئەو خەڵکە غودەیەکی سەرەتانیە ئەم غودە سەرەتانیە ڕفراندۆمەی کە ئەو خەریکە دەیکا یا ئەم بەستا بەناو هەڵبژاردنە دارووە دەرمانە ئەوان دەیانەوێت دەرمانێکی پێ بدەن کە تەمەنی درێژکەنەوە ئێمەش بە نەچوونمان بۆ پای ئەم بەناو سندوقی دەنگدانانە لەوەقدا دەرمانەکەی پێناگەێنین تەسریعی نەخۆشینەکەی دەکەین وە لە ئاخرۆخەکانی تەمەنی نزیکی دەکەینەوە بۆ یەکانە هیوادارم ئەو ڕفراندۆمە بە قازانجی خەڵکی کوردستان کۆتایی پێبێت. زۆر باشە ئومید لە شاری بانەوە هیوادارم لاوانی شۆڕشکێڕی بانە هەموو تەبلیغاتەکانی ئەو تەروریستانی کە عکسیان هەڵواستراوە بە دار و دیوارەوە عکسەکانیان بدڕێنن و دار و دیواری نێو شار پڕ بکەن لە دروشمی شۆڕشکێرانە و تەبلیغ بۆ یەکگرتوویەکی بەهێز و ئازادی خوازانە و تەبلیغ بۆ کۆمەلگایەکی کۆمونیستی و ئازاد و دادپەروەر و مۆبەلیغانی گاڵتەجاری هەڵبژارنەکانی شۆڕای تەوێلەی خبرگان و سەرۆک تەروریستانی کۆماری ئیسلامی بەگشتی دەستیان لە خوێنی ڕۆڵەکانماندا تێکەڵە و دەبێت سووک و ڕسوایان بکەن و حیزب ڕاستگەرەکانی خصوصی کۆماری ئیسلامی کە هێشتا ئیبهامیان هەیە بە دانوستاندن لەگەڵم ڕژیمە دەڕەندەیە و خەڵکی کوردستان نابێ لەوانیش خۆش بن و چی ترگوێ لە خواستیان بگرن مەرگ و نەمان بۆ کۆماری سێدارە بژی سوسیالیست بژی خەڵکی شۆڕشێڕی کوردستان سپاس بۆ کاک ئومید لە شاری بانەوە. کاک حەسەن پرسیارێکمان بواتووە لە بۆکان شێن پرسیاری کردووە وتوێتی خەڵک لە هەڵبژاردن و گەمەی سیاسی حکوومەت بەشداری ناکەن باشە بۆچی ڕژیم ئەوەندە لەسەر ئەم شان و نمایشە سیاسیە دەڕۆن و حساسن؟ لە قسەکانی پێشوشە عرزمان کرد شین خانم گوێ لێ نەبوو بێ ئەویش ئەوەیە کە بەڕاستی ئەمە فقط نمایشە بۆ جەمهوری ئیسلامی ئەمە سیرکێکە بەڕێوەی دەبە ئەمە گاڵتەجاریەکە کە پێی بڵێ بابەوە ئێمە خەڵکمان لەگەڵە جەمهوری ئیسلامی مەقبولیەتی هەیە خەڵک ئەو قوانینەیان قبوڵە بە دنیای دەرەوەی نیشان بدا کە ئێوە دەڵێن ئێمە ڕژیمێکی ئیستبدادین ئێمە لە حاڵی ڕوخاننداین خەڵک ئێمەیان ناوێ ئەوە نیە لە دڵی ئەو بحرانی اقتصادی و سیاسی و چی و چیە هەڵبژاردنمان کرد و ئەوەندە دەرسەدی خەڵکی ئێران ڕێی پێداین دەرسەد بۆ جەمهوری ئیسلامی هیچ نییە بەڕوا بکەن ئەو ئامارانەی کە منش عرزم کردن دەڵێن 15% کەمتر لەو حد و حدودەیە لەوانەیە لەم بەناو هەڵبژاردنیان بەشداری بکەن جمهوری ئیسلامی وەک ئاوی خواردن بۆیە بیکە بە 72 73 تا 80 بڕوە ئەمە هەموو نظامی استبدادیەکان وان سەدام حوسێن 1-2 مانگ پێش ئەوەی کە بڕوخێ لە ڕای گەیان هەڵبژاردنمان کردووە لە عێراقا 97.8 نازام چەند دەرسەد 98% خەڵکی عێراق ڕێیاندا بە سەدام حوسێن لە سوورەتێکا بینیمان وەختێک کە مجەسەمەکانیان دێنا خوارەوە خەڵکی عێراق چیان کرد بۆ سەدام حوسێن و بۆ دەسەڵاتەکەی کێ خۆی بۆ بکوژدا کێ شەڕی بۆ کرد هیچ کەسێک بۆیە بۆ جەمهوری ئیسلامی وایە جەمهوری ئیسلامی دەیەوێت ئەم گاڵتەجارە بەڕێوە بەرێت هەم بۆ ئەوەی کە سبحەینی بە خەڵکی ئێران بڵێ ئەگەر کەسی ئەگەر شەین خانم و هەزاران ژنی قارەمانی وەکو ئەو لێسکەکانیان فردا بڵێ ها لە هەڵبژاردنە دەنگیان پێدام لەشکەکەت کەرەوە سرت ئەگەر داوای مافەکانی خۆی کرد بڵێ بێدەنگ بە من قانونی ئەساسی ئیسلامی پێ تۆ نیوەی پیاوی ئەگەر ویستی لە ژنێک ویستی لە شوەکەی جیابێتەوە پێی بڵێ تو حەقی تەلاقت نییە حەقی تەلاق بە پیاوە ئەگەر پیاوی ویستی چواردانە ژن بێنێ بڵێ بێرە لە دادگا بۆت مارە دەکەم حەقی خۆتە چواردانە ژنت بێ شەرعی ئیسلام وا دەفەرمێ بۆ ئەوەی ئەگەروت بۆچی وا دەڵێ بڵێ ها خۆتان ڕێیتان پێدا ئەها ئەوە 50 هەرچەندێکە خۆی دەیڕازێنێتەوە هاتنە سندوقەکانی دەنگدان و بە قازیەکانمان و بە جەلادەکانی خۆتان و بە قاتڵی کوڕەکانتان دەنگتاندا ئەوە دەڵێن چی ئێستا جمهوری ئیسلامی بۆ ئەوەی دەوێ جمهوری ئیسلامی بۆ ئەوە نییە کە چهرەکانی بگۆڕێ لە مەجلیس چییە ئەوەی کە بێمعناترین وشەیە لە جمهوری ئیسلامیدا بێمعناترین ناوەندە بێدەسەڵاتترین ناوەندە مەجلیسە سەرۆک کۆماریە مەگەر خاتەمی نەیوت بن ئابدارچی بووم 8 ساڵ دەسەڵاتی ئیجرایی ئەم وڵاتە بە شخصی خاتەمی بوو ڕێی جەمهور بوو قدرەتی پێ بوو بەڵام وتی من هیچ کارە نەبووم ئابدارچیەک بووم لە پشتەوەی ئاشپەزخانە خەریب و کاریان پێکردم دەی ئێستا مەسەلەن کەسێک لە بۆکان هەڵسێ بازارگەرمی بکە ئاغای فڵان و فیسار کەس کە پوستەرەکانیان هەر لە مزگەوتا کۆبووەتەوە 10 نەفەر جوان فیلمەکەی بینیوە 10 نەفەری بۆ کۆ نابێتەوە ئەوی هەر کەسێک بە جۆرە تحقیریەکەن ئەوە توانێت بچێ مەسەلەن سبحەینێ بێنێ شەقامی فڵان بگۆڕێ لە بۆکان و ئاوی چی وا لێ بکات و لولەکەش ئەوە درۆ دەلەسەیە ئەوانە دەست و پێوەنەکانی جمهوری ئیسلامین و ڕێیدان بە جمهوری ئیسلامیانی ڕێیدان بەو شتانەی کە ئەو تاوان و تەبعیزانەی کە عەرزم کرد. زۆر باشە کاک حەسەن ئەلبەتە لە بۆکان بەڕێزێکیش پەیامێکی کورتی داوە کە ئەمە
خوێنینەوە کە بینەرانیشی لاگادارکەینەوە سێتی لە بۆکان کاندیدەکان تەبلیغی تیمی سەرداری بۆکان دەکەن تیمی فوتباڵی سەرداری بۆکان کە دەیهێنینەوە ئێوەش پێش ئەوە پێشەوە ئەسان کاریان بەو تیمە نەبووە دانێ بەو بەزمە جوانەکانمان فری و دەنوە پێیان بڵین ئەو زەمان تەوا بوو و جوانەکانمان فریوی ئێوەی جاش و خۆفرۆش ناخۆن من دقی پامەکەیم خوێندەوە زۆر سپاس بۆ بینەرە بابەت خۆی نەناسان بوو سپاس بۆ بەڕێزش کاک حەسەن لەسەرمە ئەگە قسەیەک تێ چون دو پرسیارە لێ دەکەین 5 دقیقه زمانی جمهوری ئسلامی کاک ئەمیر جمهوری ئسلامی و عواملەکەی و مزدورەکانی لە هەموو ئەمراز و ئەبزارێکی استفاداکەن لاوەکانی بۆکان دەبێت پرسیار بکەن تیمی سەرداری بۆکان تا ئێستا لەکوێیە بۆچی ئەم کابرا خانمە ئاغایە کە ئێستا هاتووە خەریکە سواڵی ڕێیەکات ئەو دەیهێنێتەوە بۆچی تایسە ئیجازیان پێنەداوە لە سەحنەی سیاسیدا لە سەحنەی وەرزشی و لە سەحنەی ئەو بەشە لە بۆچی نانێشتووە بۆ ئەو پرسیارە ناکا لە خۆی ئەو جا باوەڕی من ئەوانەی کە خەریکن حقەبازیەکەن 100 بەرابەر ناشەریفتر و ناشەرافەتمەندترن لەو کەسەی کە بە عنوانی عاملێکی جمهوری ئسلامی دێ خۆی کاندی دەکات ئەو کەسەی کە ناسەکاک حەسەن لا خەڵک زۆر باش ئاگا بۆتەوە بەڵێ دەزانم بەڵام ئەو کەسەی کە بە قەولی ئەو بەڕێزەمان خۆفرۆشە مزدورە جاشە چێک ناوێنێ ئەو کەسەی خۆی کاندید بکە بەلای منەوە زۆر با بڵێم ئەوە زۆر شەریفترە کە زۆر ناشەریف هەڵبەتە ئەو قاتڵە جنایەتکارە ئالە و مزدورەی کە ئەمڕۆ کە دێ بەو ناوە خەریکە پاکاناکە خەریکە خەڵک فریوەدا تحتی عنوانی ئەوە یەکێک لوولەکەشیەکە یەکی بەرق دێنێ یەکێ جادەی سفالتەکە یەکێ مەدرسە دێنێ یەکێ تیمی سەرداری بۆکان دێنێ ئەوانە کۆمەڵێک ئەوانفریبی دووڕوون بە هیچ جۆرێک خەڵکی کوردستان نابێ فری ئەوانە خەتەرناکترن جا بۆ ئاگداریتان ئەوانە ئەگەر شەرافەتیان ببێ ئەگەر ئەخلاق و ویژدان و خانەوادە و هەر شتێک ناوی بنێ بۆنی ئینسانیەتیان لێبێ خۆیان کاندید ناکەن لە قەسابخانەیەکی ئاوادا کە دەبێت سبحینێ بچیتە حتا ناو مەجلیسەکەشی ڕێی نەدەی بەڵات بەسەر دێنن پێم بڵێ کام نوێنەری مەجلیس چی کردووە بۆ خەڵکی کوردستان تاکوونی ئەمڕۆکە ئەمە کردوێتی تیمی سەرداری بۆکان دێنێتەوە یەک دانە حۆقەباز و کڵاوبەردارە واقعی خەڵک دەستی ڕەت لە سینگی هەمووی ئەوانە بدەن دەنگ نییە کاگەمیر دەنگ نایە کاگەمیر لێبوردن دەکەم کاک حەسەن دەنگم هەیە ببەخشە داوای لێبوردن دەکەینەمە کێشەیەکی تەکنیکیمان بۆاتە پێش کاک حەسەن بۆ شکستی زیاتری هەڵبژاردننی ڕژیم تایبەتەن لە کوردستان ئەرکی سەرشانی خەڵک چییە؟ یەکگرتووی گەورەترین ئەرگ یەکگرتوویە هاودەنگیە کۆدەنگیە ئەمە بکو عەرزم کردی ئەمە لەواقعدا ڕفراندۆمی بینی خەڵکی کوردستان و جمهوری ئسلامیە هەروەکو لە مانگرتنەکانە لە توولی 1.5 ساڵ ڕابردووە چەندین مانگرتنی سەرکەوتوانەمان بوو و لە هەمووی ئەو مانگرتنانەدا خەڵکی کوردستان یەکگرتوانە وتیان نابە ئەعدامیانی نابە جمهوری ئسلامی نابە ترۆریانی نابە جمهوری ئسلامی نابە کوشتنی ژینا و خەباتکارانی تر ینی نابە جمهوری ئسلامی ئەم بەناو هەڵبژاردنەیش ئەگەر بە ئیسلاح بەوانێکێکی تر دای بنین بە کێشمەکێشێکی تر لە بینی خەڵک و جمهوری ئسلامیدا دای بنین لەم دەبێت ئەو تەوازنە زیاتر بگۆڕین دەبێت هەر لەو لە سەرەتای بەیانیەکەیەوە کە هیوادارمیەوەش بەرنامەی بکەنەوە بەرنامەی زیندوتان بێت دەنگی خەڵک بگەێنن دەنگی جەماوەری ناڕازی بگەێنن لەو ڕۆژەوە ئەو دەنگانە بڵاو بێتەوە و خەڵکی کوردستان بە ئێرانیشی نیشان بدەن کە ئێمە درێژەی شۆڕشی ژن ژیان ئازادی ینی ئەوە ینی ئێمە خەباتکارانی ئەو شۆڕشەین ئێمە قارەمانانی ئەو شۆڕشەین ئێمە ئەگەر لە دنیادا ناومان دەرکرد ئەگەر ئەمڕۆ کە خەڵکی کوردستان و ئەوە ناوی دەرکردو ئەگەر ئازادی خوازی ناوی دەرکردو ئەگەر کوردستان بۆتەوە بە سەنگەری شۆڕشی ئێران ئەگەر دروشمی ژن ژیان ئازادی لە پارلمانەکانی ئوروپا و لە شەقامەکان و ئەگەر لە ئاڵمان شەقام بە ناوی ژیناوە ناو ئەنێن هەتاکوونێ ساڵ و نیوێ 2 ساڵ تاکوونێ پێش گیان بەختکردنی ژینا کەس نەیدەزانی ژینا کچێکی لاوی سەقزیە خانەوادەکەی خۆیان دەیان ناسی
بەڵام ئەمڕۆ کە شەقامێکیان لە ئاڵمانەوە بە ناوی ناوناوە لە شوێنەکانی دیکە مەدرسە و چیوچیان بە ناوی ژیناوە ناوناوە ینی ئەوە ینی ئێمە درێژەی ئەو شۆڕشادێ ینی لاوەکانمان هەر لە ئێستەوە دەبێت بەرگری بکەن لەو کارانەی کە بەناو نوێنەر و ئەو ڕقابەتانەی دەیکەن و ئەم دێ ئەو شتی ئەو هەر چاکەن دوسێ ڕۆژ لەوە پێشتر لە مەراغە و پێم وابێ بە قەمە و بە خنجێر و بەچی هەڵیان کوتا سەر ئەوانەیەکی بێشێ لە ناو بەناو نوێنەرەکان ئەوانە بە هەسارگەرمیە جمهوری ئیسلامی دەچێت چەند کەسێک دەگرێت و دەیان خەنە زیندان و ئەوانەی پێواکەن بۆ یەکانێ دەڵێم یەکگرتوو بین هاودەنگ بین بە یەک دەنگ بڵێ نا لەو ڕۆژەدا لە ماڵەکان بمێننەوە بڕۆن بۆ سەیران و شادی و خۆشی هەر لە ئێستەوە ئەو پوستێر و بەزم و ڕزمانەی کە هەیە ئەوانە هەموویەوەی کە دەستیان پێکردووە لە شوێنەکانی کەشا درێژەی پێ بدەن گوێ مەگرن مەسەرەن هەر چەند کەس ئەم پەیامیان بۆ من نردووە کە لە منتەقەی ژاوەڕۆ و منتەقەی کەڵاتەرزانوانە کەسانێ بە ناوی دێهدار کە ئەوانە هەڕەشە لە خەڵک دەکەن ئەگەر نەچن بۆ دەنگدان ئێمە چیتەن ئەوانە کوێن کارەشە لە خەڵکن ئەوانە خۆیان نانیان بەدەستی و خەڵکەوە لە پەنای و خەڵکە دانێستا ئەوانە ئەگەر بەکرێگیراوی جمهوری ئیسلامی نەبن کەهان وەختێکە هەڕەشەی ئەوە لە خەڵک دەکەن دەبێت ئیجازەیان پێنەدێ ئەوانە دەمبێنە پێشەوە لە شتێکی ئاوادا بۆ یەکانێ یەکگرتووی هاوخەباتی یەکدەنگبوون بەشداری نەکردن لەم گاڵتە جاریەیە پەشیمانکردنەوەی ئەو کەسانەی کە چوونەتە ناو ئەو شانۆگەریەوە و زەرەر و زیانی ئەو کارە بۆ خۆیان و بنەماڵەکانیان و داهاتویان ئێوە تەمەتان ئیجازە نادات لە ساڵی 57 دوای ئەوەی کە ڕژیمی شاڕوخا ساواکی لە کونە مشکیشە جێگای نەدەبووەوە کابرا خانەوادەکانیشیان هەڵدەسان دەڕۆیشت نەم شارە بۆ ئەو شار کە نەڵێن کوڕەکەیان و باوکیان و مامیان و کیان ساواکی بووە ئەو ڕۆژە دێ کە مزدوری جمهوری ئیسلامیش لە کوردستان لە کونە مشکا جێگایان نابێتەوە بۆی کانێ دەبێت ئەوە هەرچی زیاتر خەڵکی کوردستان ئەوانە بەو کەسانە بڵێن و بڵێن مەکەونە ئەو داوەوە مەکەونە ناو ئەو بۆسەوە کە جمهوری ئیسلامی بۆی ناونێتەوە ئەو ڕۆژە ئەبێ ڕۆژی سەرکەوتنی چی دیکە بێ بۆ تۆماری ئەو سەرکەوتنە خەڵکی کوردستان بە نایەکی گەورە بە جمهوری ئیسلامی بیکات زۆر باشە زۆر سپاس کاک حەسەن بۆ بەشداریت من داوای لێبوردن دەکەم 1 دقیقە کاتمانمەوە بەرنامەکە سپاسەوەی کە بەشدار بوون لە بەرنامەدا ئێمە بۆ خۆشت ئاماژت پێدا حتممە ئێمە بەرنامەمان دەبێت شێک پێشتریش بەرنامە دەبێت ئەگەر توانیشمان لەوێش دووبارە ئێمە وەخت دەدەینەوە بەڕێستان لەوێش قسە بکەن سپاسەوەی کە بەشدار بوون منی سپاسی ئێوە و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەش دەکەم کە تا ئێستا کاتیان داناوە و بینەری ئەو بەرنامە بوون و ڕاگەاندنی کۆمەڵەش لەو بابەتەوە بووە خۆتان بڵاوتان کردوێتەوە لە بەرنامەکانی داهاتووژا دووبارە بڵاوکرێتەوە کە کۆمەڵە خەڵکی کوردستانی بۆ نەدانێکی یەکپارچە بۆ بایکۆتی ئەم گاڵتە جاریە کردووە سپاس بۆ هەموو لایەک زۆر سپاس بەخێر بێت بەڵێ ئازیزان بم جۆرە گەشتینە بەرنامەی ڕاستەوخۆی ئەو شەوبە ئەگەر ئێمە بمانەیەشمەش بە کورتی بیست باسی بکەین ئەگەر دەنگ بدەین بەم گاڵتە جاریە تا ئەو جێگەی کە پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە هەیە هەر وەک چۆن 44 ساڵەمە بەر ڕفاندمی فری و کارانە و ساختەی حکوومەتی ئیسلامی نەیەک وشە زیاد و نەیەک وشە کەمی خومینیان یەک پارچە بایکوت کرد و ساڵانی دواتر لە زۆر یەک لە دیمەنەکانی دیکەدا دووپاتیان کردەوە ئەمڕۆ سوورتر لە ڕابردوو هیچ بایخێک بەم نمایشی هەڵبژارنە نادەن ئەم جارەشیان بە نەچوونە پای سندوقەکانی دەنگدان و بایکۆتی بەرینی بۆ جارێکی دیکە بە ڕژیمی کوشتار و جەنایەت بە ڕژیمی سەرچاوی هەژاری و برسێتی و بێکاری بە ڕژیمی پەرەپێدەری ئیعتیاد و لەشفرۆشی بە ڕژیمی دزی و گەندەڵی و ئیختلاس نایەکی بە تەوەژم دەڵێن کەوایە دەنگدان بەم گاڵتەجاڕی هەڵبژارنە دەنگدانە بە درێژکردنەوەی تەمەنی نگریسی کۆماری ئیسلامی دەنگدانە بە بێکاری و کاری مناڵان دەنگدانە بە ئیعتیاد و لەشفرۆشی ژنان دەنگدانە بە زیندان و ئەشکەنجە و ئیعدام دەنگدانە بە چەوسانەوەی چینایەتی و نەتەوەیی و ئاینی کەوایە کۆمەڵانی ئازادی خوازی کوردستان دەنگ مەدەن با دروشمی هەمومان بایکۆت بێت ماڵەوە